دوستان و میوانانی بەڕێز هەموو لایەکتان زۆر بەخێر بێن وەکو هەموو جارێک زۆر سوپاسان دەکەین کە تەشریفتان هێنا هەروەها بە سوپاسەوە بە خێراتنی هەر سێ بەڕێز دکتۆر کاوە شاکر یان کاوە محمود سکرتێری حزبی شیوعی و ئاکادمیسیان دەکەن کە وەختی خۆی تەرخان کرد کابڕۆ لەم پانێلە بەشدار بێت هەروەها بە خێراتنی دکتۆر عومەر نورەدینی و کاک مەسعود حەیدەر دەکەم. جلسەی پێشوو دانیشتنی پێشوو مناقەشەیەکی گەرم وەڵام پرسێ لەسەر بنەماکانی جم و جۆڵی سیاسی و ناڕەزایەتی بوو. بەڵام پرسیاری ئێمە لە ئینستیتوی توێژینەوە گەشەپێدان لەسەر ئەوەیە کە عێراق دەگاتە کوێ وێ دەچێت کە ئەو قۆناغای خۆپیشاندان و بشێویەکانی ناو عێراق بە ئاسانی ئارام نەبێتەوە. پرسیاری ئێمە ئەوە بوو کە بەدوا وەڵامیشی داگەڕاین جیاوازیەک لەبینی ئەو قۆناغی ناڕەزایەتەکانی عێراق لەگەڵ قۆناغەکانی 50 ساڵ پێشووی هەیە یان نییە وایە عێراق ئەم جارە استقرار دەکاتەوە یان وەکو زۆر لە چاودێرانی سیاسی ئەوانەی دەرەوە پێشبینی دەکەن ئەڵێن کارێکی ئاسان نییە استقرارکەوە هەندێک لەوە زیاتر ژەڕۆن لەوانەیە حاڵی وەکو حاڵی لیبیا سووریا شتێک کەمتر یانە زیاتریش بێت. کوردستان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ عێراقی ئێستا بکات ئەسڵان لە بەرژەوەندی کوردستانەوە لە زاویەی دیدی کوردستانەوە چۆن تەماشا دەکرێت چاوەڕێ ئەوە دەکەین کە هەرسێک بەڕێز جیا لەو ڕوانگاوی تایبەتی خۆیان کە هەیەە هەوڵێکیش بۆ پرسیارانەی ئێمە بدەن جارێکی دیکە ئێوە و ئەم سێ بەڕێزە هەرسێک بەخێر بێن جا پێم وایە لە دکتۆر کاوەوە دەست پێ دەکەین من ئێرە بەجێ دڵم دوای دێمەوە بۆ بەڕێوە بردین. زۆر سوپاس. من پێم وایە کاسەرۆ پرسیارێکی گرنگ و سەرەکی خستە ڕوو و کە ئەو پرسیارە پەیوەندی پێویستی بە جۆرە مەنهەجێتێکەیە لە مامەڵەکردن لەگەڵی من ئەو پرسیارە وا دێتە بیرم کە لە سەردانێکم بۆ پێشەنگایەک کە تایبەت بوو بە تابلۆکانی بیکاسۆ دێکێک لە تابلۆکان کە دانیشت بووی کە ئیبینی هەوەسرا بوو ناوی هیم بوو تابلۆکە ناوی فڕۆکە بوو کە تەماشای تابلۆکەکەی سەرەکەی دوو سەر ئاو مەلاکەن دوان لەو لاوە تەماشای یەکتریەکەن و قساکەن لە پشتەوە سەوزایەک هەیە لە دوورەوە بەلەمێک هەیەوانە بەڵام لە کۆڕنەی هێنەکەوە لە کۆڕنەی تابلۆکەوە شتێکی ڕەشەیە وەکو فڕۆکە تابلۆکە هەمووی ناوی فڕۆکەیە لەبەرەوە جاری وا هەیە ئێمە کە باسی بۆ نمونە بزافی جەماوەریەکە ئەکەین و کێشەکانەکەینەوەوانە شتە هەنووکەیەکان زیاتر زەختەکات لەسەرمان وەکو بڵێ نایەک بۆ تابلۆکە دابنین بەڵام لەبەرەوەش ئەگەر تەماشای هەموو تابلۆکە دەکەین و ئەگەر داوانەیە شتێکی بچووکی تابێ بەڵام ناوی تابلۆکە بێ دەستیشان بکەین من پێم وایە منهەجێتی ئەساسی ئێمە ئەبێ لەوە دەست پێ بکەین بۆیە کە تەماشای تێکڕای ئەم تابلۆیە ئەکەین و کە لەلایەکەوە بزوتنەوەی حراکی جەماوەری هەیە لە بەغدا لەلایەکەوە کێشەکانی هەولێر و بەغدا هەیە لەلایەکەوە وەزعی سونە و شیعە و ناوچەکان ئەمانە هەمووی کۆکەیتەوە ئەمانە هەمووی بەشێکن لە تابلۆکە بەڵام چی ناوێکی بنێ من پێم وایە ئەساسە قەزەکە ئەوەیە ئەوش بریتە بە بۆچوونی من ئەوەی کە پێڵێن ئیشکالێتی دەوڵەتی عێراق ئیشکالێتی دەوڵەتی عێراق ناوی ئەساسی تابلۆکەیە و ئەم ئیشکالێتی دەوڵەتی عێراقا دا نەبڕاوە لە گرفتێک و لە قەیرانێکی گەورەتر کە پێڵێن ئیشکالاتی دەوڵەتی نیشتیمانی ئەوەی کە دوای شەڕی جیهانی یەکەم لەم داوچەیە دروست بوو و تێکڕای ئەو دەوڵەتانە کە دروست بوو بە شێوازی وەکو بڵێن ناردن لە دەرەوە لە کەدانەکانی ئەمریکا و ئەوروپاوە هەرشن نانە ئەفکار ئەنرا نەمەت ئەنرا تەرز ئەنرا بۆ دروستکردن ئەمانە و لە کۆمەڵگایەکی تری ئێرش کە لە شەرق و لەم مەنتیقەیە کە بە خەریتەی ناوێنە غەربی جنوبی غەربی ئاسیا بە تایبەتی یان شەرقی عەرەبی ناوانێ عەرەبەکان وانە تێکڕای وەرجێر وەریان لەگرت
يعني شتەکانیان استێرادەکەیان فەرزەکرا بەسەریانە دوور لە ئارۆزی ئەو گەلانەی کە لەو ناوچەیە ئاژین. خاڵێکی تر هەیە کە پەیوەندی بە دیسانە مەنهجێتەوە هەیە. ئەو خاڵە کە پەیوەندی مەمەنهجێتەوەیە کە تەماشای هەموو وردەکاری تابلۆکە بکەین ئەبێ مەفهوم ئەومان هەبێ کە ناکۆچی چەند دیوێکی هەیە، یعنی بە یەک دیوی تەماشای ناکۆچیەکان نەکەین کە ئەگەر تەماشای بە یەک دی تەماشا بکەین وەکو ئەوایە کە حکمێکە دەین لەسەر ئەو بۆ نمونە ئەو بزافە جەماوەری کە ئەکرێ ئەمە بزافێکە کە داوای مافی خەڵکەکە و خەڵکەکە لە وەزعێکی خراپە لە ژیانێکی خراپایە بەڵێ ئەمە هەیە ئەمە دوێکی تابلۆکەیە. بەڵام مەفهومی تەناقوز ئەوەی کە مارکس باسێکە داوامان لێکا کە بە دیوی جیاواز تەماشای دیاردە کۆمەڵایەتیان کەم بکەین ئەبێ دیوەکەی کشی بخۆینەوە. دیوەکەی کە ئەوەیە کە چۆن تەبەقەی سیاسی کە لە حکمایە ئەو خەڵکە کە دژی ڕاوەسێ توانیان هەیە کە داڕشتنی بیرروبۆچوونی خۆپشاندانەکانش بن هێراکە جەماوەرەکەش بنوانە. بۆیە بە شتێکی ئاسایی تێبگەین کاتێک کە خەڵکەکە ئەوێ ئەڵێ نیظامی ڕێئاسی بە خەڵکی عێراق نایە، نیظامی پەرلەمانی بە خەڵکی عێراق نایە، نیظامی ڕێئاسی بە کەڵکیە، پێشەوەی ئەوانەی خەڵکی خۆپشاندانەکان ئەمە باسکەن لە پێشەوە هادێ عاملی باسیەکەوانە. پێشتر کە داوای لەسەر داوای هینەکان متەزاهرەکان کە ئەنجومەنی پارێزگاکان نەمێنێ پێشتر هەنگاو ئەنرێ کە ئەنجومەنی پارێزگاکان نەمێنێ کە ئەنجومەنی پارێزەکان شێوازەکە لە شێوازەکانی بنیانانی دەوڵەت ئەوانە واتە ئەمە مامادێکە کە بە دیوی جیاواز هەموو دیاردەکان بخوێنینەوە کە نەناو هەموو ئەم تابلۆیە. جگەلەوە ئەم تابلۆیی کە هەیە دەچی زەرفێکە دروست بووە، ینی کە تەماشای خودی حتا بزافە جەماوەرێکاکەین تەماشاکەی ئەوانەی چ داوایەکەکەن ئایا ئەمە دوومەڵانە هەڵتۆقیوە یان ئەمە لە ئاکامی کەڵەکەبوونی کۆمەڵێک بابەتە کۆمەڵێک هەلومەرجی نوێیە و جگە لە هەلومەرجە تاریخەکەی ینی کە هەلومەرجێکی مێژووی هەیە کە بۆیە هەموو ئەو تابلۆ بخوێنینەوە. ئەمە مامادێکە کە بگەڕێنەوە دیسان و بۆ ئەومە نەزیێتی ئەوانە ڕاستە ئەو خەڵکەکە خۆی بە ئیرادەی خۆی ئەوێ زروف عنی مستەقبەلی خۆی دەستیشامکە بەڵام لە زروفێکی تاریخی لە زروفێکی دیاریکراودا ئەو زروفە دیاریکراوە لێرە چییە؟ ئەو زروفە دیاریکراوە ئەبێ وا تەماشاکەین کە لێرەدا ئێمە لە دوورگەیەکی دابڕاو ناژین لە جیهان ئێمە لە جێگایەکە هەژین کە هەموو مؤثیراتی جیهان تەسیر لێرەکە باش ئەو گۆڕانکانیانە چییە لە جیهانە کە لە بواری کۆمەڵایەتی کارتێکردنی لە بواری کۆمەڵایەتی سیاسی کارتێکردنی لەسەر ئێرە هەیە. من پێم وایە یەکێ لەو شتانەی کە هەیە ئەو ناکۆچەی کە دەمێکە هەیە لە نێوان شیمالی ئەوەی پەڵەن باکووری دەوڵەمەند و باشووری هەژار ئەوەی کە سەمیر ئەمی باسیەکە ئەوەی کە سەمیر ئەمینیش باسیەکە دیسانەوە بەردەوامبوونی تیۆری تەتەوری نامتەکافیە پەرسەندنی ناهاوسەنگە عنی ئەوانەی کە بڵێن کلاسیکاتی مارکسیتان خوێندبێتەوە لەوەدا ئیشارەت دراوە بۆ تیۆرە. جگەلەوە لە چوارچەوەی سەروەری فکری لیبرالی نوێ لەسەر جیهانە چ ناکۆچیەک دروستە بێ ئەو ناکۆکی کە دروستە بێ ئەوەی کە مەسەلەن سەماوی ئەنتیکتۆن باسیەکە کە ململانەی شارستانەکانە و جگەلەوە کە قوتبی جیا دروستە بێ ئەمە دیسانەوە قوتبە نایەکانی ترش باسیەوەکەن بگەڕێنەوە ئاخرشت بۆ آخر کۆبوونەوەی کۆمەڵی گشتی جمعیە عامەی ئەمم متحیدە لاڤرۆڤ کە خطابەکەی لاڤرۆڤ باسیەوەکە کە حەزارەی غەربی تەنها حەزارەنی ئەمڕۆ لە جیهانە ئەبێ مەفهومی مەرکەزانی ئەوروپی یوروپیان سەتەڵازی ئەم مەفهومە بێ کۆتایی بێ شارستانی تر هەیە لە جیهانە باسی شارستانی ئاسیویەکە لێرەدا لاڤرۆڤ کە باسی ئەماکە ڕاستە باسی ئەوەکە کە بێ ئەم حەزاراتانە پێکەوە شارستانە پێکەوە ئیشکەن بەڵام مەفهومی ئەو استقطابی کە هەیە ئەو جەمسەریەی کە هەیە دیسانەوە ئەیگەڕێتەوە بۆ قەزەیەکی بۆ قەزەی شارستان ململانەی شارستانەکان
يعني هذا تنانا لافروف لبوشونكي بازي ندا لسه بوشونكي الصماعي هنتكتون كباسي من البناني شارستاني كان لمرادية أجر بيشتف سوفيت بمايا دي سنوات تفسير كرك أمام الملانية إن النوان اشتراكية وإن النوان سرمایه داری أو خصت تناقضي سلكي لكاتك تكرا أم الملانية بيوندي بسلنا دابشكردني مناطق نفوذه ناوشي نفوذه بتابتي للرجالاتي ناوراستا كأم منطقة نفوذها دواي درزبوني أوي كبداية ناو دوكا وانا دولتي اجتماعي ببردوامي دابشوني قرانكاري بيني ولا أوي بيالين مناطق نفوذ جيجلوا أما هاوكات لقلتي هاوكات لقل أساسي جهانية كدو وتار سرولي ورقتوا يكمي وتاري كراهيات وتاري كراهية وانا وتاري كراهية وتاري رقوتينا بتواتي دركة بنمر بشوازي جورا جور كاتك بنمنا ترامب باسي ديوارك لنيوان مكسيك كاتك سروشي برازيل تصر حكم كابراي يمينية كاتك آسی یمینی کان و دژی بیانی کان لأوروبا برز بيتوا تا تخواروا أم خطابي كراهيته أم خطابي رخوشينيا دي سانو ناو أم كوبالغاني رد رنقداتوا شلون رنقداتوا زور بدونا فيديو تاع زور ولا فيديو كاتك أتشن خبشتان كان انقصر قرن الله يوريها من كردنا انقصر رزقارك كردة شوية انقصر له شوية معناه ببردوامي أما ويا شحنة كراو وخطابي كراهية باش هذا خطابي كراهية بتراو أو ناس نعمتي ككرتياتي شو كان لو تجي ما تزن أما باش لو خطابك كراهيتك ببردوام ديان جوان ديبوا يعني جاري وهاي من خما بستوانة من اللي تنشر كاتك من وزارة بوم كومونوي شانكر عندهم برلمان وعندهم مدارس محافظاتي باشروا عليها تبون لقلي بصرة للدروي كومونو كاتي استحد لقاعي سعد الله تماشاي قاعة كانت هنا كان شبو يعني تعليقان شبو يعني لقى رزمة بوبرن تعليقان شوفوا القوابت شباني نفسهم يعني أما رقدانوي أو خطابي كبير خطابي كراهيات أم خطابه كراهيته ببردوامي تغذية كره هاوكات دقال خطابي كراهيات خطابي كدا خبشان كان دنقداته ولا مش رويدا دا خبشان أو يبقى خطابي بوبوليستي أمانة لبروا أم خطابه بوبوليستي دي سنة مورشي جهاني هي هذا يمنية دا تماشای أردوغان كأردوغان هم خطابي بوبوليستي بكارينه هم خطابي كراهية بكارينه وانا ده ما مالكدين نقل مثلا من نقل روش أوايا نيارا كان أمدو خطابه لقل يكتير بكارينه دم حالتها بهوي أوي أم حالتها درست به أم حالتها شيء درست به طبعا دم حالتها كنظامي حكمها أم نظام حكماني كأيهن بتابتي لم ولاطانا كبشت بس بأبوري ريعي كناتوان كجندلكا كاتا برزة بيتوا كناتوان قش بيدان تنمية أو بيران تنمية مستدام sustainable development أو أنجام ده لم حالتها شيء درست به بدم حالتها كومالك في عاد درست به كوكريتو ولا شيء أو كبيران طبقاتي مهمبش أم طبقات مهمبش خوي رندانوي ترزي نيو ليبراليزم لا دسر ما داري أو نبي تنها ليرها زور ولاتي أوروبايش أما هي بلام ديرة دا زقتر فيها بويا ديرة دا كباسي حراكي جماهيري دي كين تماشاي أم بكاتي أم حراكة بزاف جماهيرية كين كإصار ودا خلصي شتاء دكتورة خلصي شتاء نخل دوارة وخلصي شتاء بونمنا يعني ما بستك ما ده فئات شيء زور اجتماعي هي يتناوى خلصي شتاء بونمنا بشك دواني ده جاي وزبان حزاك يعني تزيد بوي النبي بوجو جولا كان بس انا خليشي تبدا تشان بيودي بتبدا تشان وشويه حموت يا لو حالته ممكن تشوف كومالجاي مهمش حمو امانه اجريته ولا دم حالته شي درست به او درست به وابزان پیش ماوي چند ماهی نمو پیش كعبد السلام هنا شي كده سر بريكاريا او طبقه مهمشه او حالات درست به كبيرلا بريكاريا او طبقه مهمشه او طبقه مهمشه ببردوامي بابتك بو لبواري علم الاجتماع
يعني بواري اجتماعي بيودي بتيوري گۆڕانکاری کۆمەڵایەتی بووە چێ گۆڕانکاری کۆمەڵایەتی دروستەکە چێ پێشەنگە لە دروستکردنی گۆڕانکاری کۆمەڵایەتی حتا لە ئەدەبیاتی مارکسیەتە ئەی بۆ نمونە بە بەردەوامی هاتووە خلاف لەوە هەبوو ئایا چینی کرێکارە ئایا چینی کرێکارێکی واعیە دوایەوە کە فرانس فانۆن هاتووە باسی تەجروبەی جەزائیری هاتووە باسی قەزیەی فەلاحینی کردووە کە 68 هاتووەوەی پاریس باسی ئەوەی قەزیەی ئین کراوە قوتابیان کراوە بە بەردەوامی هەتا ئەوەی کە پێشەنگی گۆڕانکاری کۆمەڵایەتی لە علمی اجتماع نظریەت گۆڕانکاری کۆمەڵایەتی دیسا لە ئەستێرەکەی گۆڕانکاری بەسەرادێ کە ئێستا باسی ئەوە کرێت طبقەی مهمەش ئێستا طبقەیەکی ئەوەی کە فاعیلە لە گۆڕانکاری کۆمەڵایەتیوانە لەم حاڵەتەیە کە ئابوورەکە ئابوورێکی ڕێعیە ئابوورێکی بازاری منفەلیتە ئەوانە ظاهرەی تەمیش بەربڵاوە طبعا کە ظاهرەی پراوێستکردن بەربڵاو بێ لە منطقەی سونە ئەو حاڵەتە کە پێشتر چەند ساڵێک بیا بوو دیسانەوە ڕنگدانەوەی ظاهرەی تەمیشە کە یێتە سەر وەزعی خۆمان نابێ ئەم حاڵەتە تازانە دای بڕین لە خەلفێتی پێشتر لە خەلفێتی بینایی دەوڵەت لە پێشتر لێرەدا ئەگەڕێتەوە بۆ ئیشکالیاتی دەوڵەت کە دەوڵەت لەم منطقەیە بەتابەتی لە عێراقا ئەو جۆرە ئیشکالەتی تیا بووە کە پێڵێن ئشکالاتی دەوڵەتی وەتەنی ئەم دەوڵەتە وەتەنیە ئیستیراد کراوە و فەرز کراوە لە حاڵەتێکە ڕنگدانەوەی هێزە کۆمەڵایەتیەکان نییە يعني ئەو هێزە کۆمەڵایەتی لەم مجتەمەعاتە هەیە تعبیر لەوە ناکەن لەبەرەوە سێرەکەی بە بەردەوامی ئەزمە دروستە بێ ئەو ئەزمەیە ئەو قەیرانە دروستە بێ چێتە خانەی چیەوە ئەچێتە خانەی قەیرانی چی قەیرانی شەرعیەت قەیرانی شەرعیەت ئەو شەرعیەتەی کە ئێستا هەیە بۆ نمونە هەندێک جێگا دێتە سەر ئەوەی کە شەرعیەتی حکوومەت هەندێک جێگا شەرعیەتی بڵێن نظامی سیاسی شەرعیەتیش پێناسی بۆ کراوە لە فکری سیاسیە لە ئیران ناچمەنەوە ئەو پێناسەکانەوە ئەو شەرعیەتە بریتە لە قایلبوون قایلبوونی ئەوەی کە خەڵکەکە بۆ دەسەڵاتی کە حکمەکە ئەنجا کە ئەو قایلبوونە مەرجینە ڕازی بێ بە هەموو شتێکی دەسەڵات ئەم شەرعیەتە کە لە عێراقا باس دەکرێت شەرعیەتی حکومەکە نییە بۆ نمونە یعنی ئەوە نیە ئەم حکوومەتە بڕۆ حکوومەتێکی تر بێت بۆیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئایا ئەم حکوومەتە ڕۆژ حکوومەتێکی تر هات ئەزمەکە تەواو بێ ئەمە پرسیارە ئەمە پرسیاریەوە پرسیاری سەرێکیە و جگەلەوە ئەگەر ئەو حکوومەتە بێت توانێت چی بکە ئایا انتخاباتش بێتەوە انتخابات بکرێتەوە جاری سەرنێ ئەو انتخاباتە ئەم قەیرانە چارەسەرەکە قەیرانەکان چارەسەرەکە ئەمە لێرەدا ئەو دوو هینە ئێتە پێشەوە ئەو دوو يعني سنایەتە ئێتە پێشەوە کە هەوڵدانێک هەبێ واز لە عەقڵیەتی ئەغلەبیەت بێن حکمی ئەغلەبیەت بێنن کە لە دایانی کوردستانی باسی سێ مەبدەئی کردووە مەسەلەی تەوافق مەسەلەی تەوازون و مەسەلەی شەراکەتوانە طبعا کە باسی ئەم سێ بابەتش دەکەن ئەم سێ بابەتش دیسانەوە ناگاتە چەمکی دیموکراسی تەوافقی ئەوەی کە ئەرنە دێبهارد کە باسی کردووە چونکە دیموکراسی تەوافقی هەرم چوە ئەم سێ بابەتە نییە یەکێ لە بنەماکانی دیموکراسی تەوافقی حەقی اعتیراز حەقی ڤیتۆیە ئەم بەڵێ ڤیدۆی متەبادلە ئەم ڤیتۆی متەبادلە لە وەزعی عێراقا نییە ئەوە هاتە لە شتێکی بچوشی دەستورە بەڵام دیسانەوە نانویستووە کە پەیوەندی بە کوردستانەوە بێ کە ئەوەیە کە گەسێ محافەزە ڕەفزی تعدیلاتی دەستوری بکەوانە بەڵام ئێستا باسی چیەکرێ باسی دابردنی قەزیەی دەستورەکرێ بۆیە کە دێرەدا لە هەندێک وڵات شەرعیەتەکە بێتە سەر شەرعیەتی بڵێن حکوومەتەکە شەرعی نییە ئەگۆڕێ بەڵام دێرەدا شەرعیەتی حکوومەت پەیوەندی درێژە بێتەوە بۆ شەرعیەتی نظامی سیاسی و بەرەبەرە کە لێکێ دێتەوە ئەگاتە شەرعیەتی دەوڵەت خۆی شەرعیەتی خودی دەوڵەتوانە ئەم شەرعیەتی حکوومەتە دێرەدا خۆی حکوومەت چۆن تەماشای شەرعیەتی خۆیەکە تۆ ئەگە تەماشاکەن جارەکەتر ئەوەی باسی ماکس ڤایبەرمان کرد ئەوانە کە باسی شەرعیەتەکە شەرعیەتێکی بۆ نمە تەقلیدی کاریزمایی عەقلانی تۆ باسی لە هەموو ئەوانەیە ئەگەر باسی ئیسلامی سیاسی شیعە و شخصیەتەکان بکەین کە ئێمە باسی عادل عەبدولمەجید چەند دقەیەکە باش حەزەکەی بۆی ڕۆ مختصری کەمەوە ئەو 5 دقەیە بەس بە مستەقبەت بەهین بە ڕووس نقاط
ڕادستوقات من پێم وایە یەکەمین ئەوەی عادل عەبدولمەهدی پەنای بردە بەر شەرعیەتی تەقلیدی و شەرعیەت بۆ چونکە وازی لە حکم نێنە لەسەر داوای متەظاهرین حتا نهات بۆ پەرلەمان داوایان کرد بۆ پەرلەمان لەبەر ئەوەی گوتی مەرجەعیەت تەوسیەی منی کردووە نەسیحەتی مەرجەعیەت بۆیە گەڕایە بۆ میتۆلۆژیای دینی خۆی کردە حەزرەتی ئیسماعیل و سیستانی کردە حەزرەتی ئیبراهیم لە خیتابی وازێنانی ئەمە یەکێک دوو حاڵەتی تر لە قەزیەکەیە ئەوەیە ئایا ئەم حاڵەتەی کێتە پێشەوە استقلالی سیاسی دروستەکە ئادا حکوومەت بگۆڕێ من پێم وایە استقلالی سیاسی هەرچەندە پێناسەی جیاوازی بۆ کرێت کە دیسانەوە ناچێت ناو بابەتێکی سکولاییەوە کە استقلالی سیاسی چییە و ممەیزاتی چییە بەڵام ئەوەی کە هەیە استقلالی سیاسی دروست نابێت و استقلالی سیاسیش بە نسبەت ئێمەوە ئەوە نییە کە ئایا ئەم حکوومەتە پارە ئەنێرێ بۆ کوردستان یان پارە نانێرێ بۆ کوردستان ئەبێ لەوەش دەربچین ئەبێ بیکەنەوە لە ئەساسی قەزیەکە لە ئەساسی جەوهەری قەزیەکە کە بریتیە لە ئیشکالاتی دەوڵەتی عێراقی و ئەمە ڕەنجشی داوەتەوە حتا لە دانانی قانونی انتخابات بۆیە ئێمە بۆی زۆر کورتیکەمەوە ئێمە ئەبێ دانە کوردستانەکان پرسیار لە خۆیان بکەن ئەگەر ئەم دەستورە بێنێتەوە 16 ساڵ لە ماوەتەوە ئایا جێبەجێ بێ بۆ چونی من ئەم دەستورە خودی ئەم دەستورە بێنێتەوە جێبەجێ نابێت ئەوانە چونکە 50 باسی شەراکەتی کورد و عەرەب کرا چونکە عادەتێک نییە بۆ ئەو شەراکەدا لە حاڵەتە لەبەرەوە ئەم دەستورە بێنێتەوە ئەمە جێبەجێ نابێت ئەمە مانای ئەوە نییە تۆ دیفاع نەکەی دەمانەوەی هەندێک مەبادی و حقوق کە لە دەستورە هەیە بەڵام بێنێتەوە بۆی واضح بین ئەومان لا ڕوومێک کە جێبەجێ نابێت دوم ئەگەر دەستورێکی کەش بگۆڕێ ئایا ئەزمەکە حەلەکە من پێم وانە ئەم دەستورش بگۆڕێ چونکە گۆڕینی دەستور بەرەو عەقڵەتی دەوڵەتی مەرکەزیە نەک بەرەو عەقڵەتی ئەوەی کە لا مەرکەزیەت بێ چونکە عەقڵەتەکەی بەرامبەر ئەوە قبوڵ ناکات لێرەدا لەم جۆرە حاڵەتانە سێ هین هەیە سێ حاڵەت هەیە کە ڕوبەڕوومان نابێتەوە چونکە ئەوەی کە پەیوەندی بە دیموکراتی تەوافقی هەیە لەم مەنتیقە دوو نمونەیە نمونەی لوبنان هەیە نمونەی مالیزیا هەیە نمونەی لوبنان و مالیزیا کۆتایی هات هەردوو نمونەکە کۆتایی هات و نمونەکەی ئەوان ئەوەیە کە پێکهاتەکان شوێن جیۆسیاسی نەبوون عنی شوێنی تایبەتی خۆیان نەبوون تێکەڵ بوون لەگەڵ یەکتریا لێرە کوردستان پێکهاتێکی جیۆسیاسیە و بەشێکە لە کوردستانیشی گەورە کە کوردستانی باشوورەوانە لەبەرەوە لێرەدا ئەو حاڵەتی حتا پەلابردن بۆ دیموکراتێتی بڵێ تەوافقی ئەوەی کە باس دەکرێ چەمکی مەرکەز و لاپەڕ ئەطراف جێبەجێ نابێت چونکە لەم حاڵەتی کێ مەرکەزە ئەخەمە پرسیارێکە ئایا کێ بەغا مەرکەزە من پێم وایە حتا مەفهومی مەرکەز ئەوەی هەیە مەرکەز و ئەطراف ئەبێ ئەو مەرکەزە کۆتایی پێبێ لەبەرەوە من ئەوەی کە زیاتر یعنی بۆیە چم ئەوەیە کە نووسەرێکی ئەمریکی لە مامۆستایە لە جامیعای هەرڤەرد کە باسی ئەم حاڵەتانەی کردووە سێ ئەگەری خستۆتە ڕوو ئەگەری یەکەم ئەوەیە مۆرچی تەعەدودێتی فرەبووی ئەم موجتەمەعە بە هەر شێوازێک کۆتایی بێبێ ئێمە کۆتایی پێ نایە لە موجتەمەعی ئێمە چونکە شتێکەیە کە ئەرچی بزوتەوەی ڕزگاری خوازیگەری کوردستانە ئەمە چەند ساڵێکە لەوەتی دەوڵەتی عێراقەیە ئومەت دروست نەبووە ئومەی عێراقی دروست نەبووە دروست نابێ ئەم ڕێگان نییە حاڵەتی دووەم قبولکردن بە حەلێکی تەوافقی تر کە یەک مەرکەز نەبێت چەندین مەرکەز و ئەطراف نەبێ هەمووی لە یەک مستەوا بێ ئەمەش عەقڵیەتی نەتەوەی باڵا دەست ئەوە قبول ناکە چونکە مەسەلەکە لەوەدا نییە طبقەی سیاسی قبولی ناکە ئەو فئەتە سیاسی کە لە حکومڕانیە هەرچەندە خەڵکەکە مزاهرە جیەکە بەڵام شەرعێتی خۆی لە قوێی ئیجتیماعی وەرگرتووە ئەومان لەبین دەچێت خۆ ئیجتیماعیەکەی شەرعێتی بەوەنداوە حاڵەتی سێم کە مەنتیقی ئەوەیە کە دایانی کوردستانی ئەوەی لەبیر بێ لەبیری نەچێ 1993 خەڵکی کوردستان نەجیداوە بەسەر بەخۆیی ئەمە حەقیقەتەن ئیرادەی خەڵکی کوردستانە ئەمە معنای ئەوە نیە بانی جێبەجێ بێ ئەمە معنایەوە دوو بانی جێبەجێ بێ بەڵام ئەمە ئەبێ لە ئەجندەی هەڵوێستی سیاسی حکومڕان بێ لە کوردستانە دەسەڵات لە کوردستانە دوو ئەرچی هەیە لەلایەک ئەرچێکەیە ئەرچی دەسەڵاتە حکام و محکومین هەیە کە ئەبێ
ئەرکەکانی خۆی جێبەجێکا وەکو دەسەڵات دووەمین ئەرکی بزوتەوەی ڕزگاری خوازی کوردستانی بەسەرا کەوتووە ئەم دوو ئەرکە لە یەکتری جیا ناکرێتەوەوانە بۆ ئەرشی یەکەم پێویستە سیاسەتی ئابووری خۆی بگۆڕێ بۆ ئەرکی یەکەم پێویستی بە مواسەساتیەت هەیە پێویستی بە نێشتنی گەندەڵی هەیە تێکڕای ئەو شتانەی کە پێویستی بە چەمکی حکومڕانی باشێ بۆی کۆکێنەوە تەئسیر لەسەر ئەکە نیشتیمانەکانەکەوانە زۆر سوپاس. ئێوارەتان باش لە ڕاستیدا قسەکردن لەسەر بارودۆخی ئاڵۆزی عێراق خوێندنەوەی جیاواز و لە ڕوانگەی جیاوازەوە هەڵدەگرێت. ئێمە هەوڵ دەدەین زیاتر لە ڕوانگەیە کە پەیوەندی بە نوخبەی سیاسیەوە هەیە بیر بۆ چوونەکانمان بخەینە ڕوو. پرسیاری سەرەکی ئەوەیە لە تێڕامان و لێکدانەوە بۆ بارودۆخی سیاسی عێراق قسەکردن لەسەر نوخبە و ڕۆڵی نوخبەی سیاسی بۆ گرنگە چونکە لە هەموو کۆمەڵگایەک و دەوڵەتێکدا ئەمە حەقەتێکە کە حاکم و مەحکوم هەیە بە جیاوازی سیستەمی سیاسی و کۆمەڵگا و پێکهاتەی جۆرا و جۆری کە دەوڵەتی لەسەردا دەمەزێت. هەروەها نوخبەی سیاسی لە حکومڕانیەتی و بەڕێوەبردننی وڵاتە خاوەن سەرچاوەکانی کاریگەری دروستکردنە. کاریگەری دروستکردن لە ڕێگای ممارەسەکردنی دەسەڵاتی سیاسی، لە ڕێگای وەگەڕخستنی سامان و داهات، لە ڕێگای خاوەنبوون بۆ موئەسسەسات وەکو ئەحزابی سیاسی یان موئەسساتی تری دەوڵەت. خاڵێکی تر ئەوەیە کە نوخبەی سیاسی کە ئەمە زۆر زانای کۆمەڵاسی سیاسی بەناوبانگی ئەمریکی میڵس زۆر بایەخی پێدەدا ئەوەیە کە بەرپرسە لە پرۆسەیەکی زۆر گرنگ لە سیاسەتدا کە ئەویش پێی دەگوترێ پرۆسەی دروستکردنی بڕیاری سیاسی لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە. لەلایەکی ترەوە قسەکردن لەسەر نوخبە و گەیشتن بە ئەنجامگیری و دەرەنجامگیری تەعمیمکردنی ئاسانە یان وەردەگیرێ یان بە نەتیجەیەکی ئەو تۆ دەگەی کە ئامانج پێک بێ. لێرەوە قسە لەسەر نوخبەی سیاسی عێراقی دەکەی. ئەو نوخبە سیاسیەی کە ئێستا بە تایبەتی لە ساڵی 2023 بۆ سەرەوە لە ناو دەسەڵاتی سیاسیدایە جومگەکانی دەسەڵاتی بەدەستەوە بووە ڕۆڵی گەورەی وازی کردووە. ئەم نوخبە سیاسیەیە کە لە عێراق زیاتر نوخبەی سیاسی شیعە خاوەن کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندێتی خۆیەتی. دەبێ ئەوەمان لەبیر بێ کە وەکو ئۆگست کۆنت دەڵێ ئەوەی کە جیهان بەڕێوە دەبا بریتیە لە فکرەکان. ئەو نوخبە سیاسی شیعەیە کە ئێستا لە عێراقدا حاکم بووە بە تایبەتی زۆربەیان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە 2023ەوە نوخبەیەکی سیاسی ئەو تۆیە کە عەقڵیەتی سیاسی و فکری سیاسی ئەو لەکوێ سەرچاوە وەردەگرێ یان ئاو دەخواتەوە لە دین و لە مەزهەبەوە واتە پشت بە عەقیدە و باوەڕێکی ئاینی و مەزهەبگەرایی دەبەستێ. دەشزانن کە جەنابتان دەزانن کە عەقڵیەتی سیاسی و فکری سیاسی چی دروست دەکا؟ موقیف دروست دەکا، ڕەفتاری سیاسی دروست دەکا بەرامبەر بە پرسەکان بۆ گۆڕانی کۆمەڵایەتی بۆ گەشەی سیاسی بۆ ئابووری لە هەموو ئاستەکان. خاڵشتر ئەوەیە ئەم نوخبە سیاسیە بەگەڕانەوە بۆ مێژوو بە تایبەتیش شیعەی سیاسی بە درێژایی مێژوو نوخبەیەک بووە یان شیعەی سیاسی لە چوارچێوەی لە بازنەی ئۆپۆزیسیۆن بوون و ناڕەزایی بووندا بووە چ لە سەردەمی ئەمەویەکان و عەباسیەکان و ئیمپەراتۆرەتی عوسمانیەوە بێ تا دەگاتە دەوڵەتی عێراقی تازەش و تا ساڵی 2003 کەواتە نوخبەیەکی سیاسیە لە حکومداری و دەوڵەتداری و ممارەسەکردنی دەسەڵات و بەڕێوەبردننی وڵاتدا نوخبەیەکی سیاسی ئەزمونێکی دەوڵەمەندیان نییە بە تایبەتی کە دەگەڕێتەوە بۆ مێژوو.
تۆخم و عنسڕێکی تر کە ڕۆڵی هەیە لە پێکهێنانی ئەم نوخبە سیاسیە بریتە لە تراژیدیە. لێو شتراوس دەڵێ دوو شت گەلوونەتەوەکان زۆر یەک دەخا، ئاین لەگەڵ تراژیدیا. بەداخۆم کە لە نمونەی کووردا تراژیدیاش ئێمە یەک نەخستووە. تراژیدیا لە لای شیعە و نوخبەی سیاسی شیعە عنسڕێکە تۆ دەبێت هەمیشە بۆی بگەڕیتەوە، چکە کاریگەری هەیە لەسەر سایکۆلۆژیای سیاسی ئەم نوخبەیە، لەسەر بیرکردنەوەی سیاسی ئەم نوخبەیە. بۆیە دەبینین کە ئەوەی هەستی پێ دەکەین عنسڕی تراژیدیا لە نوخبەی سیاسی لای شیعە بە جۆرێک تەوزیف کراوە کە بە تایبەتی لە 2003 بۆ سەرەوە بەرەو تۆڵەکردنی ڕاکێشان، تۆڵەکردنەوە لەوانی تر. ئەمە ئەگەر گەڕێتەوە بۆ مێژوو بەڕاستی تراژیدیای کاربەلا لە ساتەوەختی ڕوودانی دوای 1000 ساڵی تریش جارێکی تر تێکگیرانێک لەگەڵ وەهابیەکان ڕوو دەداتەوە و جارێشتر هێرش دەکەنەوە بۆ کاربەلا 2000 کەسێکیان لێ دەکوژن. ئەمە لە باگراوەندی فکری سیاسی و عقلێتی سیاسی نوخبەی سیاسی شیعە حەزوری هەیە. بۆیش بینیمان لە 2003 بۆ سەرەوە لە ممارەسەکردنی دەسەڵاتە ئەوان تەجاوەزی ئەم بازنەیەیان نەکرد. بۆیە وەکو چۆن پێشتر لە ممارەسەکردنی دەسەڵاتە سونە خەریکی بە سونەکردنی دەسەڵات بوو، لە مۆدیلی ئەوانیشدا دەبینین خەریکی بە شیعەکردنی دەسەڵات بوو. هەروەها بە شێوەیەک وەگەڕیان خست کە بەرەو تۆڵە و سیاسەتی تائیفی پەیڕەو بکەن. خاڵێکی تر ئەوەیە کە لە لای زۆربەی ئەوان نەکناڵ هەمویان نا لە هەموو قسەکانماندا هەمیشە تاکی لەسەرەوەگەین کە زۆربەیان ئەوەیە کە هەوڵیان داوە بۆ ئەوەی دەوڵەت بخنە خزمەتی دین بە تایبەتیش مەزهەبی خۆیانەوە نەک بە پێچەوانەوە. ئەمەش ئیشکالێتێکی گەورەیە لە پرسی بنیاتنانی دەوڵەت بە تایبەتی لە 2003 کە ئەم هەلەت تاریخیە سیاسیە بۆ شیعە هاتە ئاراوە کە پێویست بۆ بە بەراورد لەگەڵ ئەزمموی پێشتری خۆیان کە سونەبوو هەوڵیاندا بە لەسەر بنەمایەکی نوێ ئەوەی کە پێ دەگوترێ بنیاتی دەوڵەت و بنیاتی نەیشن لە عێراق بکەن، بەڵام بەداخەوە ئەویان نەکرد، ئەوەی کە پێ دەگوترێ مۆدێرنێتی سیاسی. خاڵشتر ئەوەیە کە تەڕادەیەک نوخبەیەکی سیاسی ئامادەکرا و نێردراو بوون و ئامادەکراو لەکوێ لە دەرەوە. ئەم ئامادەکردن لە دەرەوە و ناردنیان بۆ وڵات وای کرد کە ئەم نوخبەی سیاسیە لە حکومڕانیەتیە لە پرسی ئەوەی کە ناوماننا دروستکردنی بڕیاری سیاسی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە سربەخۆ نەبن، نیشتیمانیانە نەبن، لە ژێر کاریگەری ئەجندای دەرەکی و بەرژەوەندی وڵاتی تر هەتا گوتاری سیاسی دەوڵەتی تر. بۆ نمونە ڕاشکاوانەتر قسە بکەین لە مادەی 5 دەستوری ئێراندا بە ئاشکرا باسی ئەوە دەکا لە دوای غائببوونی ئیمامی مەهدی حکومڕانیەتی لە ئێران بۆ شیعە ویلایەتی فەقێ. ئەم هەوڵدانە یعنی ئەم ڕوانگەی ئیشکردنە یان ئەم مادەیەکە لە دەستوری ئێراندا هەیە بە شێوەیەکی تریش هەوڵدراوەکە لە فۆرمێکی تردا بە لە بەرچاوگرتنی هەندێک خصوصیەتی لە عێراقدا هەوڵدراوە لە عێراقیش ئەمە دووبارە بکرێتەوە. سادە کە دەبینین لەگەڵ ئەوەی کە من پێم وایە ئەم جوڵە جەماوەری و ناڕەزایەتی جەماوەرە بەرەو ئەوە دەچێت کە مەرجعی مەزهەبی و ئاینی لە عێراق هەوڵا خۆی جاکاتەوە و نەجەف لە بەرامبەر قومدا، بەڵام دیسان دەشبینین کە هەتا خۆپیشاندەرانیش و نوخبەی سیاسی ئێستاش وەکو کاکتۆریش باسی کرد دەبینین کە لە هەموو شتێکدا لە ئێستا بە بەراورد لەگەڵ 10 ساڵی پێشووتریش ئێستا لە هەر ساتە وەختێکە زیاتر دەگەڕێنەوە بۆ مەرجعیەتی مەزهەبی و دینی. لەو ڕوانگەوە قسەیەک لەسەر خۆپیشاندەران و ئەو ناڕەزایەتەیە کە ئێستا لە شەقامی عێراقدا هەیە. خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکانی عێراق ئاماژەن بۆ ئەوەی نوخبەیەکی سیاسی تازە، هێزێکی سیاسی و کۆمەڵایەتی تازە
لە عراق لەدایک دەبێت. ئەم هێزە سیاسی و کۆمەڵایەتیە تازە خاوەن ڕوئیا و تێڕوانین و لێکدانەوەی تاڕادەیەک جیاوازە لەگەڵ ئەو نخبەی کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا زڵەوی دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بووە. ئێستا شەقام بۆتە جەمسەرێک لە بەرامبەر ئەم نخبە سیاسی کە ئاماژەمان پێدا. ئێستا ئەم نخبە سیاسیە لەم ساتە وەختەدا زڵەوی سەرکردایەتیکردنی عراقیان لەژێر دەستدانیە بە دەلیلی ئەوەی بە داواکاری فشاری ئەوان و بە پشتیوانیکردنی مەرجەعیەت سەرۆکی حکوومەت ئیستیقالە دەدا. دەستوریەن ئێستا لەو ساتە وەختەدا خەریکی ئەوەن کاندی دابنن بۆ سەرۆکی وەزیرانێکی تازە شەقام ڕازی نییە. کەواتە ئەم شەقام ئەم هێزی کە ئێستا ئەوەی کە دەگوترێ منیش پێم وایە هەندێک خەسڵەتی تایبەتی تێدا ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد لەسەر پریکاریە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەوان دەیانەوێت ئەسڵەن ببنە بە دیلی دەستور و دەستور بگۆڕن و سیستەمی سیاسیش بگۆڕن. گۆڕینێک لە دەرەوەی چوارچێوە و ڕێڕەوە دەستوریەکەی. خاڵێکی تر ئەوەیە ئەم شەقامە ناڕازیە پشتیوانی ناوخۆ و پشتیوانی دەرەچیشی هەیە. وەکو ئەو نخبە سیاسیەکە ئێستا شەقام لە بەرامبەریدا بۆتە جەمسەرێک و لەو ناڕازیە یەکێک لە هۆکارەکانی ناڕازی بوونیشی ئەوەیە کە ئەو نخبەیەکی سیاسیە کە ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکات، بەڵام ئەم شەقامەش بۆ خۆی دیسان هەڵگری هەمان ئیشکالیەتە کە ئەویش پەیوەندی دەرەچی هەیە. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئایا ئەم جوڵە لە شەقام و کە ئێستا دەیبینین دەتوانێت ببێتە جوڵەیەکی نیشتیمانی نەخێر. تەنها لە چوارچێوەی جوگرافیای شیعەدا ئەم ناڕازایەتی هەیە، بە نیشتیمانی نەبووە. کەواتە ئەو ئیشکالێتێک کە بە درێژایی مێژوو لە عراقدا هەبووە یان بە عەرەبکردنی دەسەڵاتی سیاسی و دەوڵەت یا بە سونیکردنی دەسەڵاتی سیاسی و دەوڵەت، ئێستا بە شیعەکردنی دەسەڵاتی سیاسی و پایەکانی دەوڵەت لە لای گوتاری شەقامیش دیسان ئەمە خۆی دووبارە دەکاتەوە. بە تایبەتیش کە بەرامبەر هەرێمی کوردستان ئەوەی کە ئیشارەی پێدرا هەڵگرتنی جۆرێک لە دیدگا و گوتارن کە کراهەتی تێدا. خاڵە کە جێگای گرنگە وەکو ئەوەی کە ڕەنگە بیان پێدەچێ بەو ئاراستەیەدا گوزەرکەن گۆڕانکارە سیاسیەکان ئەوەیە کە عراق لەژێر کاریگەری نخبەی سیاسی شیعەدا دەمێنێتەوە، لەژێر کاریگەری مەرجەعیەتدا دەمێنێتەوە. ئەم ناڕەزایەتە سیاسەتێکی ترمان ناداتێکە بە ئاستی بنیاتنانی دەوڵەت و بە ئاستی بنیاتنانی نەیشن بێ لە عراقدا. بەڵام بە ئاراستەی ئەوە دەڕوا کە هەیمەنەی ئیقلیمی بەتایبەتیش ئێران لەسەر عراق تاڕادەیە کاڵکاتەوە، مەرجەعیەتی نەجەف ببێ بە قوتب لە بەرامبەر مەرجەعیەتی قوم، هەروەها ئەوەی کە کاتی خۆی عەلی شەریعەتی ناوی لێناوە شیعەی سوور لە بەرامبەر شیعەی ڕەش بە شێوەیەک لە داهاتوودا ببینین و تەوزیف ببێت کە نەتیجەکانی لە گۆڕەپانی سیاسی عراقدا ببینین. دوایین خاڵی من ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین وەکو هەرێمی کوردستان بۆ ئەم واقعی کە ئێستا لە عراق هەیە، هەڵبەتان ناکرێ ئێمە بڵێین چ بکرێ و چ نەکرێ، بەڵام بیر و بۆچوون و خوێندنەوەیە. بە خوێندنەوەی بارودۆخی خۆمان لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان، ئەو مێژووی کە ئێمە لە عراق هێمانە، بەغدا وەکو پایتەختی دەوڵەتی عراق ئێمە فیدرالی بین، کۆنفیدرالی بین، دەوڵەتی سەربەخۆ بین، بایەخێکی گەورەی بۆ ئێمە هەیە. چونکە ئەگەر دەوڵەتی سەربەخۆش بین دەبینێت دوو دەوڵەت کە جیرانی یەکترین. جیرانە دەوڵەتیش وەکو جیرانی دوو ماڵان نییە لە گەڕەچێک، ئەگەر بەیەکەوە هەڵت نەکرد یا ئەو دەڕۆیا تۆ دەڕێت، مەحکومی بەوەی تا هەتایە تۆ دەبێت جیرانی یەکتر بی.
بۆیە لە ڕاستیدا بایەخی گرنگی هەیە ڕەنگە بەردەوامبوون لەگەڵ بەغدا هاوکاریکردن بۆ دەرباز بوون لەم دۆخە کە هاوکاریکردن بۆ دەربازم لەم دۆخە من پێم وایە دەکرێت مبادرە لە هەرێمی کوردستانەوە هەبێ بۆ ئەوی کە چ بکرێ بۆ ئەوەی دەرباز بین لەم دۆخە بەڵام لەگەڵ بەردەوام بوون لەگەڵ بەغدا و هەوڵدان بۆ دەربازبوون لەم دۆخە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە کە دەست بە ناسنامەی تایبەتی خۆیەوە بگرێ ئەوەی کاکتۆرکاوە گوتی من بە دەربڕینێکی تر دەیڵێم ئەویش ئەوەیە کە ناسنامەی تایبەتی خۆی لە چیدا دەبێت بە هیچ شێوەیەک مساوامە لەسەر فیدرالیەت نەکرێت قوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەو وجودە دەستوورێکی هەیە بووە دەبێت بمێنێتەوە چونکە ئەمە هەر پرسی حکومڕانیەتی و پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ کۆمەڵی خەڵک نییە قوارەی سیاسی هەرێمی کوردستان گزارشتە لە ناسنامەی نیشتیمانێک گەلێک نەتەوەیەک کە ئامانجی گەورەتری لە فیدرالی هەیە خاڵێکی تر گرنگەکە لە مەسەلەی هەرێمی کوردستان فعلەن هەوڵ بدرێت بە شێوازی جۆرا و جۆر کار لەسەر بەهێزکردنی متمانە بکرێت متمانە لە نێوان پارتە سیاسیەکان متمانە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتی سیاسی متمانەی نێوان هەرێمی کوردستان لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیش واتە ڕێک ئەو پەیوەندە دەرەچی و دیبلۆماسیانەی کە هەرێمی کوردستان هەیە بووە چونکە لە بیرمان نەچێت لە وەرچەرخانێکی نێودەوڵەتی کە پەیوەندی بە گۆڕانکاری نێودەوڵەتیەوە بوو دەرفەت بۆ ئێمە ڕەخساوە ئێمە لەدایک ببین لەمانەوەشماندا ئەم هەلومەرجی نێودەوڵەتیە هاریکاری ئێمەی کردووە لە ئێستا و لە داهاتووشدا ئەم پشتیوانی نێودەوڵەتیە و ئەم هاریکاری نێودەوڵەتیە بۆ ئێمە دیسان سەرچاوەیەکە کە هێزی لێوەردەگری بۆیە بۆ هەرێمی کوردستان ئێستا گرنگە هەوڵ بدات لە پرسی پێکەنانی حکوومەتی تازە حزوری جدی هەبێ چێکاندید دەکرێت چۆن کاندید دەکرێت بیربۆچوونەکانی هەرێمی کوردستان چۆنە پەیوەندی لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکان پرسی تعدیلی دەستور پرسێکی زۆر زۆر گرنگە کە هەرێمی کوردستان دەبێ هەوڵ بدا خۆی بۆ حازرکە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی دەستوری و ئەوەی کە قانونیەوە کە بۆ هەرێمی کوردستان گرنگە لەمەدا بە گوتاری جیاواز مامەڵە لەگەڵ پرسی تعدیلی دەستور نەکە یەک راپۆرتی هاوبەشی پارت و لایەنە سیاسەکان و فراکسیۆنە کوردستانیەکان هەبێ مەطبەخێکی سیاسی هەبێ هەوڵ بدرێت چکە ئەمە تەریخە ئەمە سیاسەتە ئەمە دەستورە ناکرێ هەر فراکسیۆنێک لە بەغدا بۆ خۆی وەرەقەیەک پێشکەشکە راپۆرتێک پێشکەشکە کە تەناقوزی تێدا بێت لەگەڵ فراکسیۆنەکەی تری تایبەت بە هەرێمی کوردستان بۆ ئەمەش ئالەتی گونجاو ئەوەیە کە ئێستا لیژنەیەکی هاوبەش پێک بهێنن هەروەها لیژنەیەک بە تایبەتی لە خەڵکی شارەزا و پسپۆر کە دەنگ و ڕەنگە جیاوازەکانی لە هەرێمی کوردستان تێدا بێ بتوانن هەم بە شێوەیەکی دەستوریانە و میهەنیانە و بابەتیانە و چەنەزەری هەرێمی کوردستان ئامادە بکەن خاڵشترەوە گرنگە چۆن ئێمە کار لەسەر مەسلەی بودجە و سامان و خاک دەکەین ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدادا هەبووە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە دەبێ هەوڵ بدەین ئەم ڕێککەوتنە بە ئاکام بگات تێپەڕیوە زۆر باشە زۆر سپاس دەبێمە قۆناغیدەوە زۆر سپاس زۆر سپاس زۆر خۆشحاڵم و زۆر بەخێر بن سەر چاو سپاس بۆ ئێوەش بوون دەرفەتە طبعا جنابت لە بدايات هەندێک پرسیاری زۆر گەورەت کرد عێراق گاتێک شوێ بەڕاستی دیار نییە عێراق گاتێک شوێ زۆر ئالۆزە بەڵام پرسیاری گرنگەوەیە ڕوتی خۆپشاندانەکان بۆ شۆڕوە و پەیوەندی خۆپشاندانەکان بە عاملی ناوخۆی و دەرەکی و ڕۆڵی مەرجعیەتیش چییە هەردوو برای بەڕێزم تاڕادێک ئاماژیان هەندێک بۆ ڕۆڵە کرد پێشەوەی جوابی و پرسیارە بدێنەوە بەڕای من ینی تۆزێ بگەڕێنەوە دواوە بۆ مەسئلەی ئیشکالێتی ئەوەی کە لە دوای 92 دروست بووە لە عێراق کە لە عێراقا زۆر جار باسەکرێ لە 2003 گەندەڵی دەستی پێکرێت بەڵام عمقی گەندەڵی لە عێراقا زۆر لە پێشترە لە دوای شەڕی کۆیتەوەیە و دوای داتەپینی هەموو موسسات و بێ ئەرزشکردنی
ئیشی دەوڵەت و مؤسساتی دەوڵەت تا ئەو ڕادەیەی کە با بڵێن زۆر بە ئەهەمیەت سەیری فەرمانبەری دەوڵەتەکرا لە بەرەوەی وەزعی دارایی فەرمانبەری دەوڵەت زۆر خراپ بووە گەندەڵێکی زۆر کەوتە ناو مؤسساتەوە طبعا لە 2003 کە ئەم حیزبانە هاتن کە ئەحزابی معارەزە بوون بە کەڵچەری معارەزە و ویستیان دەوڵەت دروستکەنەوە بە تایبەتی کورد و شیعە دەوڵەتی عێراقیان دروست کردەوە و دەستوری عێراقیان نووسیەوە بۆیە ینی بە دەرەجای ئەساسی زۆر جار دەست بۆ کورد و شیعە درێژەکرێت کە ئەمان دەوڵەتیان دروست کردووە لەسەر ئەساسی ئەوەی کورد و شیعە شەریکی مەزلومیەت بوونە و بوون بە شەریکی بنیادنانی دەوڵەتیش دوایی لە نەتیجەیە شەڕ لەسەر دەسەڵات لەسەر ماف لەسەر زۆر بابەتی تر وای کرد کە ئەم شەراکەتە دزی تێ بکەوێ و دوور بکەونەوە لە یەکتری و هەرچەندە ئێستا لە هەردوو لایەن محاولات هەیە کە باشتر بکرێت طبعا ئەحزابی سیاسی شیعی لە عێراقا هەڵەیەکی زۆر استراتیژی کرد کە بۆ ڕاکێشانی دەنگی خەڵکی بۆ محابات ساڵانە زیاتر لە 100,000 کەسی دامەزراندووە و مؤسساتی دەوڵەتی تەواو قرس کرد و اقتصادی عێراقی وێران کرد لە نەتیجەی ئەمەیە مەجالیان زۆر کەم مایەوە ئیتر یاواش یاواش فەقیری دروست بوو و تا لە 2011 خۆپشاندانەکان دەستی پێ کرد طبعا ئەمریکا هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەی کردو لە عێراقا کە لە 2011 هێزەکانی کشاندەوە و عێراقی تەسلیم بە ئێران کرد و دوای ئەوە هەستیان بەم هەڵەیە کرد دەستیان کرد بە دروستکردنی قیادات لە ڕێگای مجتەمەعی مەدەنی و ئێستاش بەشێکی زۆر لەو قیاداتانە لە دەرەوە یاخود لە ناوی عێراق قیادەی ئەم خۆپیشاندانە ناکەن بە پشتیوانی هەندێک لە وڵاتانی خەلیج و ئیمارات کە ئاماژەی پێکرێ بە عەلەنی دەستی تێدایە و تەسەورەکرێ حتا بریتانیاش ڕۆڵی هەبێ لەم خۆپیشاندانە بەڵام لە سێبەرەوە ینی بە مباشرەوەکو ئەمریکا و سعودی ئەوانە نەهات بێتە ناو خۆپیشاندانەکانەوە طبعا بدایەت بەڕاستی دەسەڵاتی عێراقی ئەوەی ئێمە ئاگامان لێ ترسێکی زۆر گەورەیان هەبوو لەم خۆپیشاندانە ینی و تەسەوریان کرد لە ماوەیەکی زۆر کورتە ئەم نظامە سیاسی بڕوخێنن دوای هەم خۆیان هەم ئەحزابی سیاسی شیعی و هەم ئێران دەستی خستە ناو خۆپیشاندانەکان لەبەر ئەم خۆپیشاندانانە خۆپیشاندانی برسیەکان بوو هەر بە ناوی ثەورەتە جیع دەستی پێکرد دوای ئەجندای سیاسی هاتە ناوی بۆ گۆڕینی نظامی سیاسی کە ئەسڵ ئەمە مەطلبێکی شیعیە بە دەرەجەی ئەساسی و مەطلبێکی ئێرانیە و لە نێو ئەوشدا گۆڕینی دەستوری عێراقی لەبەرەوەی ئەوان پێیان وایە ئەم دەستورە گونجاو نییە لەگەڵ واقعی مجتەمەعی عێراقی و باشترین بەڵگەش کاکاو ئاماژەی پێکرد لەگەڵ ئەویانین ئەسڵن دەسەڵاتی لا مەرکەزیەت هەبێ بۆ پارێزگاکان و ئاعتراف بەواکەن کە ئێمەش پەیوەندیمان هەبوو لەگەڵیانە کە ئەمە فەشەلی هێناوە و عاملی ناوخۆی عێراق مساعدە بۆەوەی ململانێ ئەقلیمی و دەولێکان لە عێراقا بوونیان هەبێ سووریا بۆ رووسیا و ئێران یەکلای بۆەوە ئەبێ عێراق بۆ ئەمریکا یەکلای بێتەوە ممکن نییە عێراقیش بۆ محوەری ئێرانی سینی رووسی بەجێ بەهێڵڕێ بە تایبەتی کە عێراق ینی استکشافات هەیە عێراق 300 ملیار بەرمیل نەوت زیاتری هەیە و تەقدیراتەکرێ کە 215 ملیار بەرمیل نەوتی تر لە نزیکەی 450 موقعی تری شەبێ و ئەمەش جگە لە ئەو غازێک کە لە غەربی عێراق هەیە طبعا ئەمەش ینی عاملێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی عێراق ببێت جگە لە موقعی جیۆپۆلیتیکی عێراق بۆی عێراق ببێتە موقعێک بۆ ململانەی نێودەوڵەتی و جگە لە ڕۆڵی ئێران ڕەبتی خۆپیشاندەران بە مەرجعیەتەوە بەسەراحەت مەرجعیەت دایمەن وستویەتی ڕۆڵی وەسەطی هەبێ و مەرجعیەت لەگەڵ ئەوەشدایە کە حکمی سیاسی لە عێراق حکمێکی شیعە بێ لەبەرەوەی شیعە ئەغلبیەتە و 100 ساڵ لە حکمی دەوڵەتی عێراقی وەکو کورد زوڵمی زۆریان لێکراوە بەڵام مەرجعیەت لە هەمان کاتە
لأداء أحزاب سياسي وأحزاب إسلامي سياسي العراق زور ناراضين و هەر لەبەر ئەوشدا لە هەموو خودبەکانیانە بە تەدریجی بینیمان چوونە بەرەی خۆپشاندەرانەوە. ئێستا ئەتوانین بڵێن ماڵی شیعە بەڕوونی دابەش بووە بەسەر دوو بەرە. بەشێک لە ئەحزابی شیعی کە سائیرون و حکمە و نەسر و ئەوانەیە لەگەڵ خۆپشاندەرانن لەگەڵ مەرجعیەتە و بەشێکی تر کە پێیان ئەڵێن ئەحزابی سوڵتە یاخود ئەحزابی بەرەی ئێرانی ئەوانە دەستیان بەدەسەڵاتەوە گرتووە و نانوێ بە ئاسانی دەستبەرداری بن بە تایبەتی کە دێن شەڕی سەرۆکۆزیرانەکەن بۆ قوناغی داهاتوو دوو ئامانجان هەیە. یەک نانوێ لە ئایندێکی نزیکە هەڵبژاردن بکرێت لە عێراقا چونکە ترسی دۆڕانێکی گەورەیان هەیە. دوو ترسیان هەیە ئەگە سەرۆکۆزیرانی داهاتوو لە بەرەی ئێرانی نەبێ جگە لە پاراستنی بەژۆندەکانی ئێران بەڵام ببێتە دارێک بۆ لێدانێکی گەورەی خۆیان بە تایبەتی کە سەرۆکۆزیران قایدی عامی قوات مسەلحەیە و کۆنتڕۆلی هێزە ئەمنیەکانیشەکە. پرسیارێکی تر ئەوەیە ئەم خۆپشاندانە فعلەن خاوە بێتەوە هەموو خەڵکەکە ئەڕاتە ماڵەوە دوای تەشکیلکردنی حکوومەت تەسەورات وایە کە کۆتایی پێ نایە ممکنە بەرزی و نزمی تێ بکە کەم بێتەوە زیاد بکە بەڵام لەبەرەوە ئێستا ناوماڵی شیعە بوونە بە دوو بەرەی زۆر ڕوون لە حالەتێکدا ئەگەر بە تەوافقات ڕێکەوتنی سیاسی نەکرێت بە تایبەتی بۆ حکوومەتی داهاتوو کە پێڵێن حکوومەتی موقت ئەو کات ئەو بەرەیە کە پێڵێن بەرەی شەقام جارێکی تر خۆپشاندانەکان گەرمەکەنەوە و ممکنە ڕۆڵیان هەبێت لە ڕوخانی حکوومەتی داهاتوش. بۆیە استقراری سیاسی لە ئایندەیەکی نزیکا لە عێراقا زۆر زەحمەتە. ڕۆڵی کورد چییە؟ ئەوەی ئەبینین یعنی ڕۆڵی کورد بە سەراحەت زۆر سەرەکی نییە تا ئێستا. ڕۆڵی کورد ڕۆڵی چاودێریە و کورد بە تێڕوانینی من تا ئێستا هەڵوێستێکی باشی هەبووە لەوەی بە ڕەسمی تەکیدی لە داخوازێ دەستوریەکانی خۆپشاندەران کردوێتەوە و نەبووتە بەشێک لە ململانەکانی ناوماڵی شیعە چونکە پێویستی بەوە نییە کە ببێتە بەشێک لەو ململانەیە. چەند ینی پرسیارێکی تریش هەیە ینی پێویستە لە خۆمانی بکەین ئایا حکوومەتێکی موقت ئەگەر دروست بکرێ لە قازانجی هەموو پێکاتەکانی عێراقا یاخود هەوڵ بدرێ با بڵێن حکوومەتی عادل عەبدولمەهدی وەکو حکوومەتی تەصریف ئەعمال بمێنێتەوە و تاوەکو ینی قانونی انتخابات تەشریعکرێ و هەڵبژاردننی پێشوەختاکرێ. من بەڕێی شخصی خۆم ئەوەیە کە لە قازانجی هەموو پێکاتەکانە کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت لە عێراقا لەبەرەوەی ئەم پەرلەمانە و پرۆسە سیاسیەکە لە عێراقا بە شێوەیەکی گشتی لە 2010ەوە مصداقیەتێکی ئەوتۆی بەدەست نهێنەوە. لە باشترین حالەتدا لە 120 خەڵک چووەتە هەڵبژاردنەکان لە 2010 ڕێژەی بەشداری بەرزی هەرێمی کوردستان وای کردووە ڕێژەکە بەرز بکرێتەوە لە کۆی عێراق و کۆمیسیۆنی ئەعلانی کاکە ڕێژەکە زۆر بووە بۆ ئەوەی بەشێکی دەستوریشە بەڕێی من لە داخوازی خۆپشاندەران بێتە جێبەجێکردن کە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تەحدید کراوە و قانونەکە هەندێک ئیشکالیاتی لەسرە ئەوە بۆ فراکسیۆنەکان مێنێتەوە ئەحزابی سیاسی کە ڕێی جیاواز هەیە لەسەری بەڵام لە نەتیجای بە تەسەوری من ئەگەر ئەم هەفتێش لەسەری ڕێک نەکەون بە زەختی مەرجعیە لە ئایندەیەکی نزیکە قانون انتخاباتی شتێپەڕێ و استقراری بەغداش بە تێڕوانینی من گرنگە بۆ هەرێمی کوردستانیش و بۆ هەموو ناوچەکانی تری عێراق لەبەرەوەی ئێمە لە بینیمان لە بەشێک لە عێراق لە ناوچەکانی عێراق کە پارێزگاکانی مووسڵ و ئەمبار و ئەوانە بوو وەزعی ئەمنیان تێکچوو 2-3 ملیۆن نازی حڕۆیان کردە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو ماڵی خۆیان پێشوازی لێیان کرد بەڵام سوقلێکی ئابووری زۆر گەورە بوون لەسەر هەرێمی کوردستان ئەگەر وەزعی ئەمنی و سیاسی بەغداتێک بچێ بێگومان تەسیری نەرێنیە بێ لەسەر هەرێمی کوردستان
بۆیە بە تێڕوانینی من استقراری بەغدا لەم قۆناغەیە زۆر گرنگە و پێم وا بێ ینی قیادەی کوردی بەغێر مباشریش بێ هەوڵەدا لایەنەکان تا ڕادەیەک نزیکەنەوە لە یەکتری بۆەوەی بگەن بە ئەنجامێک. مەسئلەی پرسی دەستور طبعا ڕێی جیاواز هەیە لە پرسی دەستورە و بەرپرسانی کورد بە سەراحەت ڕێی خۆیان دەربڕیوە چی مادەیەکە کە ڕێگرە لەوەی خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی عراق نەکرێت کە ڕێگرە لە دەستوری عراقی. دەستوری عراقی ئیشکالیاتی زۆر تێدایە و هەندێک ماوادی هەیە پێویست فعلەن پێویستی بۆ هەیە یەکێک لەو ماوادانە کە پێویستە بە ژمارەی ئەندام پەرلەمانەکان وەڕەت کراوە بە ژمارەی نفوسەوە ئەگەر بۆ دووسێ دەورەی داهاتوو بێ ژمارەی ئەندام پەرلەمانەکانی عراق گاتە 600 و 700 کەس کە ئەمەش قورسایەکی زۆر لەسەر ئابووری دەوڵەت باشتر وایە بەڕێی من دراسەیەک بکرێ جارێ ناوماڵی عەرەبی سنە و شیعە چی تێڕوانینێکیان هەیە بۆ گۆڕانکاری لە دەستوری عراقیە و بۆ مەرجەی کە سیستەمی سیاسی نەگۆڕی لە بەرەوەی لە عێراقا هیچ ئیشکالیەتێک لە سیستەمی سیاسی نییە لە عێراقا ئیشکالیەت لەسەر جێبەجێ نەکردنی دەستورێ لەسەر ڕێزنەگرتنە لە یاسا و لەسەر ئەوەی کە دەولە عەمیقە هەیە لە ناو دەوڵەی عێراقیە هەر حزبێک دەوڵەتێکە لە ناو دەوڵەتی عێراقیە و ئەمە ئیشکالێتیی گەورەیە و ئەوەی لە دوای 2023 بنیاد نراوە تا ئێستا فەشەلێکی کارگێڕی و دارایی زۆر ڕوونە کە بە سەدان ملیارد دۆلاریان بەهەدەرداوە و بەیاناتانی لای ئەمە هەیە تەقدیرەکرێ بەوەی عێراق لە نێوان 400 بۆ 450 ملیارد دۆلار بەهەدەر درابێ یاخود دزرابێ ناچمە ناوردەکارێکەوە بەنسبەت دەستوریشەوە طبعا ڕێی جیاوازێ لەسەر ئالیەتی گۆڕینی دەستوری عراقی ینی من بۆ خۆم لە بینی تەفسیری مادەی 126 و 142 ڕێی جیاوازمێ لەگەڵ هەندێک ئەوانەی کە تەفسیری ئەو ماداناکەن پێم وایە ئەبێ مادەی 126 بکرێتە بنەمایەک لەبەرەوەی لە مادەی 126 زۆر بەوازحی تاکیدی لەوە کردوێتەوە کە سەلاحیاتی دەستوری هەرێمی کوردستان ممکن نییە دەستکاری بکرێن. لە ئەخیرە ئەمەوێ ینی ئاماژە بۆ بکەم با بڵێن نەتیجەکە چی بکرێت. عێراق باشترین شت بۆ عێراقەوەیە کە فعلەن عێراق ببێتە دەوڵەتێکی فیدرالی و ئەم عەقڵیەتە مەرکەزیەتەی کە ئێستا لە ناوماڵی شیعە و لە ناوماڵی عەرەبیە دروست بووە ئیشی لەسەر بکرێت کە ممکن نییە تەراجع لەسەر ئەم نیزامە سیاسیە بکرێت و کورد بە خوێندنەوەی تێڕوانینی شیعی سنی خۆی ئامادە بکات بۆ گۆڕانکاریەکان لە دەستوری عێراقیە چونکە لە قۆناغی داهاتوو ئەگەر دوای ئینتخاباتیش بێ لە پەرلەمانی داهاتووش بێ گۆڕانکاری لە دەستوری عێراقیە ئەکرێ. ئاماژەم پێ کرد ینی هەڵبژاردننی پێشوەختە بکرێ یان نەکرێ من بۆ خۆم ڕێیم وایە لەم قۆناغەیە لەبەرەوەی ئێستا عێراق کەوتوتە ئەمە ئەیبینین نە ئەستقراری سیاسیە و دابەژبوونێکی ڕوونە و هەبوونی مەسافەیەکی زۆر زۆر فراوانە لە نێوان شەقامی عێراقی لەگەڵ دەسەڵاتە باشتر وایە بۆ ئەوەی سەقامگیری بێتە ئاراوە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت لە عێراقا. شتێکی تر هەیە ئاخر ملاحەزە ئاماژێ پێ یەکەم زۆر جار باسی خطابی کەراهەیەت و دژایەتیکردنی کورد و ئەوە ناکرێت. ئایا کورد خۆی چی کردو بەرامبەر ئەم خطابی کەراهەیەت؟ کورد خۆی مقصر نییە بەرامبەر خطابی کەراهەیەت. کورد خۆی دانەبڕاوە لە عێراق تا ئایندەیەکی تا ماوەیەکی نزیک کورد خۆی دابڕاو نەبوو لە عێراقا. باشتر نییە ئێستا ئێمە ئیش لەسەر سۆفت پاوەر بکەین بۆ ئەوەی جارێکی تر پەیامەکانمان زۆر بەڕوونی بگا بە شەقامی عێراقی و جگە لەو پەیوەندی سیاسیانی کە هەمانە پێویستمان بەوە هەیە بە ئامرازی جیاواز تەواصلمان لەگەڵ شەقامی عێراقی شەهەبێ و سپاس دەکەم. زۆر سپاس ئەجارێک پرسیاریان مداخەرە دەکەینەوە بۆ هەر کەسێک 2 دەقیقە. بەڕێزان دەکەم
زیاتر ئەم دەمەوێت پرسیارەکەم ئاڕاستی دکتۆر کاوە بکەم و بگەڕێمەوە بۆ مێژوو. ئەوەی جەنابەت باسی کرد هەموو هۆکارە بۆ دروستبوونی ئەو بزوتنەوە و دەبیت بێگومان دەبی چینێکی سیاسی پێشەنجی ئەو بزوتنەوە ببیت. بەڵام پرسیارەکە لە ئەگەر بگەڕێنەوە مێژوو لە 48 و بگرە لە سەرەتای پەنجاکان حزبی شیوعی بە تایبەتی برێن بەهادی نووری و حەمید عوسمان و ئەوانە چونکە طموحی ئەویان هەبوو دەسەڵاتی عێراق بگرنە دەست وەبوو اختراقاتی ئەزنەبی پەیدا بوو و اتهامی ئەوەش دەکرێت کە بەریتانیا اختراقی حزبی شیوعی کرد و حەمیدی لادا ئەوەی کرد کە مەسەلەن فەشەلی بە بزوتنەوەکانینە. لە 67 ئەوە دیسان عینەن ئەو بزوتنەوانە دروست بوو حزبی بەعز قیادەی وەرگرت وەلەو مەسەنا ئەو وەختی برێن مەلایەکان و لەگەر بوون هەتا شوعیەکانش لەگەر مزاهراتەکان 67 بوون بەڵام دوایە حزبی بەعز بە قتاری ئەمریکی قیادە مەرکەزیش ئەوە بوون حزبی بەعز بە قتاری ئەمریکی هاتە سەرحکم. ئێستا ئایا شەمەدەفەرەکەی ئەمریکا بەگرد دەکەوتەوە یان بە پێچەوان دەبێت ئەوە پرسیارەکەی العفو سوپاسیانەکەین بەڕاستی پشتی جوانیان ابن خەلدون هەیە لە کتابەکەی لە مقدمەکەیە دەفەرمی زانای گەورە مفەکرین نخبە مشکلەی سیاسیان پێ حەل ناکرێ کە خۆشی سیاسی بووە طبعا معروفە بۆ طبعا تەفسیلی دادێ دائما ئەوەی کە مفەکرە مەقصودی علەمای ئەو وەختیان ناچی مباشرەتەن ظاهرەکە تەحلیل ئەچی جانبی فکری وەردەگری قیاسەکە يعني دوور دەڕوە عمق دەڕوە کە لە عمق ڕۆیشت لە واقعەکە دوورەکەوێتەوە. ممکنە لەو مەسەلەیە کە ئێمە زۆر معقدە فعلا وی معقدتر نییە ممکنە چەند فەلاحی دانێ قسەمان لۆ بکە باشتر لە ئێمە باشتر بزانین چونکە دائما مە فێر بووینە بە بۆی ڕەبتی عالەمی ڕەبتی دەولی زەواهر ئەمە زاهرەیەشی تازەیە دەبی ئێمە تەواوی دراسی بکەین داخوا ئەم زاهرەیە عەقلێکی کولی لە دوایەتی یان چەند کەسێک بوونە و ئیتر باقیتر وەکو قەتیع بەگەری کەوتونە ئەمە زۆر مهمە ئەم عەقلە کولیە چی لە مێشکدایە ئەمە ضروریە ئەمە بزانین ئەو زاهرەیە چۆن دروست بوو. طبعا وەرزی عێراق هەموو هەموومان دەیزانین عێراق نەبوویتە دەوڵە و ئێستاش دەوڵەت نییە تەمامەن ئەمن تەشبیهەکەم بۆ ئێستا هەموومان دەزانین طب زۆر پێشکەوتووە پێشکەوتوتریش چیچیش لە بابەت زراعی ئاعضایە قەڵب زەرعەکان حتا کەبەدیش ئێستا زەرعەکان مشکلە نییە عیلم پێی دەڵێ ئەوها بکە و چالە بێ بەڵام قبولیەکە جسمەکە ئەم مکەویراتە یەکتر هەستی جوایزیان هەیە لە ژیانە هەستیان جوازە شعوری مشتەرەک نییە نە لە بینی شیعە زۆر لەگەر شیعە ژیاوم 19 ساڵ مەسئولێتی دینی ئەوان لە بن سەری بن بووە حتا کە حکوومەت وەکیل وەزارەتێکی شیعی دانا بۆوان شیعەکان دەهاتن لای من دەبگوت و لۆ ناسنە فلان عەدنان داعشەوە حکوومەت داینایە بۆ ئیشێوە دەیانگوت یەخاف یعنی عقدەی خەوفیان هەبوو خۆشیان عقدەی خەوفیان هەبوو ئێستاش عقدەی خەوفیان هەیە ئێستاش عقدەی خەوفیان هەیە بۆیە کە ئەو حکومەیان وەرگرتووە بە ئاسانی نایدەن دائما ئەوەی کە خائیفە جەبانە کە جەبانە شتی بەدەستکەت بە ئاسانی تەسلیمی ناکاتەوە. طبعا قسە لەو مەجالە زۆرە بەڵام پێم خۆشە ئەوەندە سوپاس. بەڵێ سوپاس دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم هەسێکیان بیر و بۆچوونی
بە پێزیان دەرگەڕی بڵام من لە فڕۆکەکەی دکتۆر کاوە دەستپێکەم بەس مەفڕە بەڵام من دوو فڕۆکان دەبینم هەر فڕۆکەیە و بە دەوری خۆی تاوان بە نەوعی خۆی تەماشای مەشهەدەکە دەکا و لاعیبەکان تێدا دیارن و ڕەنگە لاعیبەکانی بجوولێنی یەکیان من بە مەرجعیەتی تێدەگەم فڕۆکەیەک مەرجعیەتی شیعە بە تایبەتیش چونکە ئەحداسەکان لە ناوچەی شیعە دەستی پێکردووە و ئەمن ئەوە والێک دەدەمەوە کە ئەوە خۆتەکاندنێکە بۆ ڕزگاربوون لە دەستی مەرجعیەی ئێران چونکە دەبینین لە منطقە شیعیەکان تەنانەت لە بەسرا لە ناسریە قسە بە ئێران دەگوترێت بە ئایەتوڵایەکانی ئەو دیو دەگوترێت ئەوە ئەگەر دەبێت هێزێکی شیعی لە پشت بێ ئەو هەڵوێستە کە ئەمن بە مەرجعیەتی تێدەگەم دووەمیش ئەوە وڵاتانی ڕۆژئاواییە و ئەمریکایە و دیتر حتا بە وەکو دەگوترێت کە ئەوە بەدەر نییە لە تارمایی لە تەسیری جەنجی بازرگانی لەگەڵ چین چونکە عادل عەبدولمەهدی گوایە هەتا ئەو عەقدەی واژۆ نەکرد لەگەڵ چین بای چەند ملیارد دۆلارێک بۆ کڕینی نەوت دنیا ئەوە نەشڵەژە اینجا زائدەن تعاملی عادل عەبدولمەهدی لەگەڵ ئێران و چەندین شتی تریشی ڕەنگە لەسەر هەوێ بۆیە ئەوە من ئەو دوو فڕۆکەیە دەبینم زائدەن بەدەر لەوانەش هەر ئیشکالیەتی دەوڵەتی عێراقی دەوڵەتی عێراقی لە زروفێکا دروست بوو بۆ ئیدارەدانی جوغرافیایەک و پێکهاتەکانی ئەویش بە سیستەمی مەرکەزی کە ئەو سیستەمە گۆڕا معنایەوەنی هەر سیستەمێکی تر دەتوانێت ئیدارەی ئەو جوغرافیای و ئەو پێکهێنانە بکات سیستەمی دیموکراتی وعی زیاد دەکات تۆ چەند دیموکراتیانە ڕێگە بە خەڵک بدەیت ئەوەندە زیاتر تموحیان زیاد دەبێت کوردیش تموحی زیاتر دەبێت سونەش زیاتر دەبێت و شیعە زیاتر دەبێت کەواتە یەکگرتنەکە سەر ناگرێت ئەو جەڕەسە بۆم بوو باشە ئیتر نازانم بڵێم بە هەر حاڵ ئەو سیستەمی دیموکراتی بۆ ئیدارەدانی پێکهاتەی عێراق گونجاو نییە دەبێت سنتەری و بە زۆر بێ و ئەویشمان تەجروبە کرد ئەوە چەندان ساڵە ئەویش سەری نەگرت اینجا دەڵێم لێک جیابوونەوە عەلە لەقەل بە شێوەی فراوانکردنی فیدرالیەت چەند فیدرالیەتێک نەک تەنها بەس کورد فیدرالی بێت ئەوەیان حەلێکی معقولترە بۆ ئێستا ئەگەر جورئەت بکەین داوای شتی تر بکەین بەسواس سپاس مەلا خۆ جۆمەکانی پێشاوە نەبوو بەڵام ئەکید لە خطوتی گشتیدا وەک یەک بیرەکەینەوە دواتر بە تەلەفۆن قسەکان کۆمانەکەین ئینشاءالله من بەڕاستی دیارە قسە زۆر هەڵەگرێت کۆ مۆزوع مۆزوعێکی گەرمە هەم زۆر جارانیش ئەچینەوە دکتۆر وتی زۆر ئەچینەوە سەر تێزە ئەوروپیەکان و ئەرێ ئەوەی لێرە هەیە تەطبیقە بێ لەگەڵ فلان شت و یەکەگرێتەوە بۆی مواد لەو شتانە دێنم بەڵام هەندێک جملەی خەتەرم گوێرێ بوو بەرادران ئەبێ بمبورن ئەگەر باسی ئیشارەتم بە جملە خەتەرەکاندا یەک لەو جمل خەتەرانە هەرێمی کوردستان ئایا ئێمە کوردستانی باشوورین ئایا ئەو 150 عەدی ڕسمان ڕۆیشت و بەشێکە لە ئێمە لە هەمومی ئێمە لە ئیشی سیاسی ئێمە لە ئیدارەی سیراعاتی ئێمە نەک تەنیا لەگەڵ بەغدا لەگەڵ هەموو دنیا و لەگەڵ هەتا دۆستانمان ئەوروپیەکان و ئەمریکیەکانەوەوانە من چەند جاریش کە شوتی ومە بەڕاستی من لایەنگری ئەوە نیم بڵێن هەرێمی کوردستان وا بکە هەرێمی کوردستان بەرژەوەندی بپارێزرێ هەرێمی کوردستان خۆی بپارێزێ ئەمە ڕەنگە تەفسیراتی مختلفە بێ ڕەنگە بۆچوونی مختلفێ ڕەنگە برادران هەبن بڵێن ئێستا لانی کەم ئەضعف الئیمان ئێمە متەمەسک بن و دەست بەم دەستکەوتەوە بگرین ئجا بەڵام ئەو دەست پێگرتن بۆ دەستکەوتە دەبێ هیمکێ ئەوە لە ئەسڵیشدا تێزێکی ئەمریکیە بوو تلیسۆن و ماگۆر هێنایانە ئێرە تێزێکی فاشل کە دوجار ئێمە زەرمەند دەبین تێدا ئەویش تێزی بەغدایەکی یەکگرتووی بەهێز و هەرێمێکی بەهێز کۆکردنەوەی ئەو دوو تەناقوزە بەیەکەوە ممکن نیە وەحدەتی متەناقیزەین
نییە یعنی ئەوە نییە مە تەجربەمان هەیە 100 ساڵی ڕابردووە کاتێک بەغدا بەهێز و متەمەکین بوو بێ ئێمە بێهێز و نابود و کیمیا باران کراوە فەرکراوین عقلێت شەمان عقلێتە خاڵی دووەم کە ئەبێ کاک مەسعود بمبووری ئێمە دەمێکە تێکۆشین بۆەوەی بەیتی عەرەبی موحەد نەبێ و تازە بۆ مستەڵەحی بەیتی عەرەبی بەکاردێنی کاک مەسعود ئەبێ مراجعەی ئەمە بکەیتەوە بەڵام پرسیاری جددی لەسەر ئەو مزاهراتانە ئەمە هەر مزاهرات نییە تەمان ئەمە تەسیدی ئەزمەیەکی قوڵە ڕەنگدانەوە و سەرهەڵدانی ئەزمەیەکی قوڵە لە عێراق بەگشتی ئەوەی پێ ئەڵێن عێراق بەڕاستی بۆ ئێمە لێرە پرسیارێکی جددی هەیە من چاوەڕێمە کرد کاک دکتۆریش و کاک دکتۆریش و ئەویژی ینی کاک مەسعودیش هەر ئەوە جوابمان بەوە لێ بژێڕنەوە ئەنی ئێمە کورد قازانجی ئەم مانگەنا قازانجی ئەم دوو ساڵانە قازانجی استراتیژیمان ئەوەیە ئەوەی لە بەغدا هەیە دامرچێتەوە وەکو کاک مەسعود وتی کە ئەمن ینی ناکۆکم لەگە ئەو ڕێیەی بەغدا هێور بێتەوە بۆ ئێمە قازانجە زەحمەت نەبێ بەس قازانجەکەشمان بۆ ناژمێری کاک مەسعود یانی بۆمان بژمێرە ئایا قازان هەر هاتنی و چۆ مەعاش و بودجەیە یان قازانجی استراتیژی ئێمە مەعاش و بودجە نەبوو و باڵبۆم لەم سەدام حوسێن زۆر پیاوانە بوو بەتاڵە مقەمنە عەشی دروست کرده بوو هەموو ئەوەی بەباشی مەعاشی هەبوو دەنا بەجاشی مەعاشی هەبوو هیچ مشکلە نەبوو یانی بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە لێک دەینەوە یەک کاتی خۆی هەموو دنیا دژی بە تایبەتی کاک مەسعود و مامزلای ڕەحمەتی وەستانەوە قسەیان پێ ئێوە بۆ چون بەغداتان بیناکردەوە بۆ تەسلیمی ئیرادەی ئەمریکی بوون لە دروستکردنەوەی جارێکی کەسەر لە نوێی عێراق بەڕاستی ئێستا ئێمە خەریکە لە بەردەمی هەمان ئەزموندای ئێمە بچینەوە لە بیناکردنەوە بەشدار بین یان دژ بۆچینەوە بێگومان لێگەڕان بۆ ئەوەی وەزعەکان وا بڕۆن و عێراق تووشی ئەزمەی قوڵتریش بێ بێگومان ئێمەش هەندێک زەری بە ئەدەین بەڵام ئێمە بۆ نمونە یعنی وە زۆر ناخۆشە ئەوە بڵێن گەورەی تراژیدی نەبوو بۆ ئێمە بەڵام ئەدیتە ئاەتە سیاسەکانی دوایە چۆن بوون تەداعیاتە ئیقلیمی و نێودەوڵەتەکانی دوایە چۆن بوون لەبەر ئەوە ینی ئێمە قەزیەکمان هەیە کاکە ئەو قەزەمان لە بینیسی قەزەمان پاراستنی کیانێکی هەندووکۆکەی ١49 عەدی کوردستان نییە بە ناوی هەرێمی کوردستان یعنی خەریکە وای لێ دێ زارێک کەشوتم لە شوێنێک ینی خەریکە وای لێ دێزانە 4 پارچەبین ئەمان بوو 4 پارچە و 4 ڕەمز بوو لە شعری کوردیدا و 4 ڕەمز بوو لە مەسرحی کوردیدا و 4 ڕەمز بوو لە فەنی تەشکیلی کوردیدا کەسی ئێستا خەریکە هات وای لێکێنێ ئەبێ بڵێن 5 بەڵێ قوڵەتەوە زۆر سپاس بەڕاستی ئێمە ینی لێرە لە ناوەندەکانی دیکەی ئەکادمیش ینی زیاتر خۆمان بە فاکتەر ناوخۆیەکانی عێراقەوە مەشغول کردووە لە کاتێکدا وڵاتەکانی دیکەی شەرق ئەوسەط و ئاسیا و ئەفریقا و ئەمانە کۆمەڵێک مەشاکلی زۆر زیاتریان هەیە لەوەی کە لە ناوخۆی عێراقدا هەیە ئێمە پێمان وایە کە ئەمە مزاهرەکانی دروست کردووە بۆ خۆی پرسیارەکە لەسەر ئەوەیە بۆ ئیلا لە وڵاتانەیەکەوە شیعەتیدا باڵا دەست لە مزاهرەکان دەکرێت بۆیە ئێمە ئەو لایەنەی کە دەستی بە مزاهرەکە کردووە هەر ئەوانش دەتوان کۆتایی بە مزاهرەکە بین یعنی لە خاڵی بیدایەتەوە کە ئەو دانیشتمانی بەتایبەتی لە ئوردن دروست بوو لە نێوان ئەمریکیەکان و لە نێوان ئێرانیەکان بۆ ئەوەی کە باڵانسی هێز دروست بکەن لە عێراقدا و سەری نەگرت ئیدی چەند هەفتەیەک دواتر ئەو مزاهرانەی بەدوا داهات بۆیە من پێم وایە بەڕاستی ئێستا ئێمە تەنیا لە عێراقدا بیر لەوە کراوە کە باڵانسی هێز لە بینی هێزەکان دروست بکرێت بیر لەوە نەکراوە کە باڵانسی هێز لە نێوان ئەو لایەنانە دروست بکرێت کە خۆیان بە خاوەنی عێراق دەزانن یعنی ئەمریکا لە کاتێکدا زیاتر لە 2000 مارینز قوربانی بۆ داوە بە 100 میلیۆن دلاری تێدا سەرف کردووە و لە سەردەمی سیاسەتی ترامپیشدا کە هەرگیز دەستبەرداری ئەو دەستکەوتە نابێت کە ئەمریکیەکان بەدەستیان هێناوە بۆیە هەتاوەکو 2006 ئەوان بەو شێوەیە ڕواندیان لە 2006 بۆ 2009 کە باڵانسی هێزیان دروست کرد عێراق تا ڕادەیەک سەقامگیر بوو بەڵام لە 2009 تاوەکو ئێستا کە دەسەڵات دەستی شیعەکانە بەبێ بوونەوەی ینی دووبارە داڕشتنەوەی دەسەڵات و بەبێ بوونی باڵانس تو ئەمە ڕاستی چارەسەری ڕیالیستەکان ینی نەزەری ڕیالیزم ئەوە چارەسەریشی دانەوە بۆ ئەو جەنگانێک کە جەنجی بێکۆتانە ئەوەیە کە دەبێ باڵانسی هێز دروست بێ بەڕاستی ینی بەبێ دروست نەبوونی باڵانس بۆیە ئێستا ئێمە لەبەردەم سێ سیناریۆن سیناریۆ یەکەم ئەوەیە ینی لە هەمویان بەهێزتر ئەوەیە جارێکی دیکە باڵانسی هێز لە بینی ئەم دروست بێتەوە کە من پێم وایە تاوەکو ئێستا ئێران خۆی ڕاگرتووە ینی ڕۆژانە بە سەدان نا بەڵام تا ینی چەند میلیۆن دلارێک سەرف دەکرێت ڕۆژانە لەلایەن ئەمریکا و ئێران ینی ئەمریکا و سعودیا و ئیمارات بۆ ئەوەی کە پاشەکشە بە ئێران بکەن ئێران تاوەکو ئێستا خۆی ڕاگرتووە بەڵام ئەگەر بێت و ینی باڵانسی هێزلار هەر ینی لەحزەیەک دروست بێ من پێم وایە کۆتایی بە مزاهرەکان دێەوە ئەو فاکتەر ناوخۆیانە دادەمرچێنەوە زۆر سپاس بەڕاستی ئێمە دەبێت اتفاق بکەین لەسەر هەندێک خاڵ ئەویش ئەوەیە ئێران لە خەتەردا نفوزەکەی
تدخلی ئەمریکیش بەردەوام لە زیادبووندایە تیاری شێعی سیاسیش بە هەمان شێوە لە لاواز بووندایە دەوڵەتی عێراقیش بەرەو یعنی مەترسیەکی گەورەدایە اعتیمادی مەذهبیەت لەسەر وەکو سەرچاوەیەک بۆ دەسەڵات کۆتای پێات تطوری مجتمعاتی عراقی وی کرد مثلا بروز سەرهەڵدانی ئەلمانیەت و مەذهبیەت نەیانتوانی بە حکومەتی باش بەڕێوە بن ئەو حرەکاتە شعبیان لێ دروست بوو ئەو ئەمن زۆر لەگەڵ دکتۆر عومەرم کە دەڵێ ینی ارتیباتاتی مەذهبی کۆتایی پێهات بەڵام غێر مباشرەکەی ماوە یعنی ئێستا ئەو حرەکاتە شعبیانە صرف شعبی نینە ینی لایەنی سیاسیش دەستی تێدا لە بارودۆخەکە عێراق یەک شتی کرد لە ساڵی 2003 تا 2014 هەویەی عێراقی زۆر کاڵ بوو ئەویش وای کرد کە هەندێک حکوومات بۆ بەرەنگاربوونەوەی هەندێک لە قەیرانەکان سەحوەی هەویە ئیعلانکەن یعنی لە 2014 وەکو داعش هات یەک لە شعاراتەکانی مثلەن هی هاشتاگ ئەگەر هاشتاگەکان بژمێرین دەبینین العێراق ينتصر العێراق نەفدیکەیە عێراق یعنی سەحوەیەکی هەویەی تێدا بوو لە 2014 لەگەڵ ئەوەش ئەمەش ڕیفراندۆممان کرد عینەن سەحوەیەکی گەشتیان هینانا و شەقام ئەو گەنجانەی کە متەئەسر بوون بە سەحوەی عێراقی لە 2019 تەقینەوە طبعا شەقام ئەوەی کە ئێستا ئەمە دەیبینین زۆر یعنی مەترسیدارە ئەم بە تەسەوری خۆم لەسەر هەرێمی کوردستان وەکو سەلاحیات و وەکوەوەکە بەس ئەوەندەی دەتوانم بڵێم ئەمە دوو خەتەرمان لە پێشە ئیسلامی سیاسی متطرف لەگەڵ نەزعی هەویەی قەومی عێراقی متطرف ئەو نەزعی هەویەش بە هەمان شێوە تەئسیری هەیە بەس یەک ثانیە ئەگەر ئیزن بدەیە کاکسەر یەک خاڵی دکتۆر مەسعود باسی کرد کە ئەمە شیعە بوویتە دوو تەیار ئەم بە تەسەوری خۆم شیعەکان وەزیفەیان بۆتە دوو لە یعنی هەندێک شیعەکان لەگەڵ شەقامن هەندێک شیان نە بەڵام ئامانزیانیەکە یەک ئامانزیان هەیە بەس بۆ ئەوەی بەڵانسێک دروستکەن بەو شێوەیە تەعامل دەکەن سوپاس کاک دکتۆر سەحوەکانی سنە زۆر وازە بوون بەرهەنگاریەکانی کوردەکان لە سەردەمی جەعفەریەوە و لە سەردەمی مالیکیەوە زۆر وازە بوون بەڵام بە بەهانە جیاجایەکان ئێمەیان سەرکوت دەکردەوە بە هاوکاری ئیران سنە مبەرڕێکی زۆر وازەحیان هەبوودان گوت ئەمانە سنەن معارضی ئێمە سەرکوتیان کردن سەحوەکان ئەوانەی ساحاتی اعتیسام ئێستا بۆ کوردیش کە لە دەستپێک ئێمە بەرهەنگار بوون نە شتەکە زۆر نیشتیمانیە بەڵام ئاخرجار گەشتوتەوە شیعەکان ئەوانە تازە تێگەشتون کە فعلەن دەبێت بەرهەنگاری ئەم حکمە ببن چونکە دانەویست فعلەن چێش لەو سەر دەسەڵاتە ببینن کە چەند ساڵە چاوەڕێ بووینە خواوە جەرەسی من نییە کاکسەر شتێک هەیە ئەمە نازانم عقلێکی جەمعی دروست بووە کاکسەر و ئێمە چەند دەتوانین لەو عقلە جەمعیە دەربچین کامە هاوپەیمانی کورد و شیعە ئەو هاوپەیمانیی کە هەردووکمان دژی سەدام دەجەنگاین کاکی ئەو فاکتەرە ڕۆی ئەو فاکتەرە ڕۆی دەنا خاڵە مشتەرەکەکانی بینی ئێمە و شیعە زۆر زعیفن دەبی بیر لەوە بکەینەوە ئەو هاوپەیمانیەی کە جاران ئیران دامی هەردووکمانی دەکرد دژ بە سەدام ئەو فاکتەرە نەماوە ئێستا فاکتەرێکی ترە دەبێت سەر لە نوێ بیر لێ بکەینەوە ئایا فعلەن شیعە هاوپەیمانی ئێمەن بە چ بوونێکەوە لە ڕووی مەذهبیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕۆی نەتەواتیەوە لە ڕووی نیشتیمان پەروەریەوە لە چ ڕێکەوە ئێمە هاوپەیمانی دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە شیعە هاوپەیمانی ئێمە نیست ئێمە نقاتی مشتەرەکمان لەگەڵ شیعەدا لەگەڵ عێراق زەوال بووە بە زەوالبوونی ئەم نقاتانە ئیتر مسەبیباتی ئەم تەحالفەش زەوال دەبی دەبێت ئێمە بیری لێ بکەینەوە ئەگەر لە هەر ڕوویەکەوە بیت ڕەنگە خەڵکی تر نزیکتر هەبیت باس لەو مەترسیەی وەڵە بەغداد دراوسێ ئێمە کاکە فلستینیش دراوسێ ئیسرائیلە هەندش دراوسەی پاکستانە ئەسیوبیاش دراوسەی سوودانە مەشاکلیشان هەیە ئەمنیش تەوەقع ناکەم ئێمە کە لە ناو بەغدا و بەشێک لە عێراق ئەوەندە بێقیمەت ببین لە لای بەغدا بەیانی ئەگەر ئێمە دراوسێ ئەوانە بین تەعاملیان لەگەڵ ئێمە باشتر بیت باشی چی وەڵە سەد قەت خراپتر دەبێت تەوەقعی ئەوەش بکەینەوە ئەو شتەی سەر و یاسای هەڵبژاردنەکان ئێستا یەکێک لە ئامانجی یاسای هەڵبژاردنەکان کێمکردنەوەی ئەندامانی پەرلەمانی عێراقە نقطة راس السطر اگر کم بونەوەش طبیعی کوردش کم دەبنەوە کاکە هەمویان کم دەبنەوە مەترسیە کەمان لە چی دێتن تەنها ئەو خاڵەی من تەسەورم دەکرد هەر خۆم ئەو نقاتانە تەرەح بکەم خۆشبەختانە کاکی ئازاد دامی کردم لە هەندێک شت کاکی استقلالی ئێمە لە استقلالی بەغدادا نییە
دەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە هیچ پەیوەندی استقلال باکسەوە ئەو لێ شاوەی پەناهەندەکانی بەغدا بێنەوە ئێرە و ئەو سوف پاوەران لەگەڵ بەکار بینی لێرە عاقلیان بکەین ئەو جا بینێرینەوە تەسەور دەکەم ئەوە خالی سەرکەوتن دەبێت بۆ قۆناغی داهاتوو لە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و زۆر سپاس بینمان ژمارەیەک لە بەڕێزانە یعنی پێشنیاریان هەیە یانیش داواکاری هەیە کە بڵێن هەرێمی کوردستان چ بکاتن لێرە پشگیری بە ڕێزمان موسا دەکەم کە ئاماژەی پێدا پێویستە بزانین عجبەن فعلا لایەنێکی دەرەکی هەیە کە ئەو خۆپیشاندانانە بەڕێوە دەباتن دەسەر دەرەکی هەیە بەڕاستی پێویستە احتیماد لەسەر زانیاری بکەین یەکەم جار نەک تەحلیلات هەمومان بەدوای تەحلیل کەوتوین نەتایجەکان دەبینین یعنی دەڵێن مادەم ئەوەیە لە دژی ئێران بەڕە معنە دەستێکی دەرەکی تێدا هەیە باشە ئەگەر دەستی دەرەکی تێدا هەبیتون و ئەوەندە بەهێزبی جادەی عێراقی ئەو های لێ بکاتن خۆی معنە لە ئێمە بەهێزترە واتە هەر تەماشەکار بمینین هەر هەوڵ بدەین بۆ ئەم قۆناغە لەم حاڵەتەدا ئەو دەستکەوتانەی هەرێمی کوردستان بەدەستی نایە چ بەفعلی بێچی لە ناو دەستوردا بیتن بپارێزین هەتا بزانین جارێ ئەو لایەنەی دەرەکی چی بەرنامەی هەیە یعنی ئەمە نەبینە وەک بڵێن سوتەمەنیەک لەو بینەدا ئەگەرش بڵێن هەریم بڵێن ناوخۆیە بابەتەکان محرک ذاتیە بەڕاستی پێویستە هەرێمی کوردستان باڵانسێک ڕابگیرێ وەکو ئێستا کە چۆنە میوان خۆ پیشاندەر و بڵێ دەسەڵاتدارانی بەغدان چونکە خۆ پیشاندەرەکانی ژمارەیان زۆرە ئەمە نازان بەراورد بکەین لەگەڵ ئەوانی پشگیری حزبەکان دەکەن چەنە بەڵام ئەکید لە ئایندەدا وجودیان دەبێ ئیتر خۆیان خڕ دەکەن دەوری حزبێک دووسێ حزبێک بەڵام دێنە ناو دەسەڵاتی عێراقیدا بە شێوازێکی دیگە بە خیداباتی جیاواز لە خیتابی حزبە شیعیەکانی ئیسلامی ئێستاکەکە حکمڕانن ئەوە دوو خاڵ سەبارەت بە هەرێمی کوردستان و بەغدا بەڵام خاڵی ناوخۆیی بەڕاستی پێویستە یعنی وەڵام هەبێتن بۆ ئەوەی وەکو بڵێن ئەگەر استراتیژی داڕێژی یان پێشنیار یان استشارێک دەنێری ئەبێ بزانێ ئەوەلەن حزبە کوردستانیەکان بەڕاستی یعنی ئامادەن شەڕی سیاسی بکەن بۆ بەرژەوەندی کوردستان ئەگەر بێت و بڵێن گەیشتە وەکو حەدی ڕیفراندۆم حزب ناشتە پاڵ بەرژەوەندی لایەنی دەرەکی ئەوە گرنگە بێ بزانێ فعلەن دانەوێت یەکڕێزی فعلەن ئەبێ ئەو کاتە چونکەوە بابەتێکی خەتەرە یعنی خۆ دیسان لێ بدەیەوە ئەو ئەزمونە دووبارە بکەیەوە یان دوو لەوەش گرنگتر ئەوەیە بڵین ئیمکانیات چەندە یعنی قووەی اقتصادی هەرێم چەندە و چەند ئەتوانێت بەرەنگاری بکاتن یعنی ئیتر هەم اقتصادی هەم بڵین هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان لەو حاڵەتەدا چکە ئەو دەمی تەنها ئەتوو بەغدانی ئەو دەمی ئەتوو ئێرانی ئەتوو تورکیا ئەتوو عێراق یعنی لە جەنگ دەبن جەنگی فعلی دەبن بینیمان چی بەسەرمان هات لە دوای ئەوەی وەنیە یعنی شتەکەیشان لەبەر چاومانە بۆیە ئەو هەموو پرسیارانە بێ بەڕاستی وەڵامی هەبێ ئەوجا بڵێن ئۆکەی چی بکەین بەڕای من سەبارەت بە هەوی شیعی بەعام بەرەو پاشەکەس بوون ناڕوە بەرەو نوێبوونەوە ڕوە هەوی شیعی ئیستاکە کەوتێتە ناو دووبەرە کۆنەکەیەوە کە بەشێکیان ئیمامیە و بەشێکی ئیمامی نییە ئەم هەڵوێستەی مەرجعی ئیستاکە بەڕای من ناگەڕێتە بۆ ئەوەی کە چونکە ئەو زۆر مثلەن جگ سەرباری ئەوەی کە ئەو یعنی دڵی بە ئەندامانی و تابع و ئەوانەی خۆی ئەستێ بەڵام مەرجعی شیعی ئێستا حتا تقریبا 2018 و بدای 2019 لە 140 خەڵکی ئەو شیعی ناوڕاست و خوارەوەی عێراق باوەڕی بە مەرجعیەتی شیعی هەیە لە 140 یعنی مەلە مراکەت و متمانەیەکی کۆمەڵایەتی زۆر کەمت هەیە بەم موئەسەسەیە لەمرە دەرفەتەکە بڵێ ئەو قۆستی و بۆ خۆی بۆی ئەو سوار شەپۆلەکە بێ نەک بێ سیاسەکان سوار شەپۆلی ئەو احتجاجات دەبن فبۆیە ئەو تراجیدیایە وەها لە ناو هەویەی ثەقافی شیعی هەیە سەرباری انتقام و ترس و ئەوانە بەڕای من ئەوە هەمووی ئیساکە گشتی لە تقریبا هەر ناو بازنەی ئەو موئەسەسەی مەرجعیەتەوە
اینجا ئەمە لایەکی ترشی هەیە کە زۆربەی ئەوانی وان محتەجن ئیشارەتیان پێدا برادرامەتیان ئەوان پریکاریان ئەوانە سەرباری ئەوەی هەمویان پریکاریان زۆربەی هەرە زۆریان فەقیرەکانی ناو شارەکانن ئەمە شۆڕش ئەگەبێت و بە حساب شۆڕش و احتیجاجاتی بکەی ئەمە هین دەرەوەی شار نییە ئەمە هین ئەوانن وها بێکارن و ناو شارە ئەژێن زۆر زۆر سپاس مسعود حيدر لدكتور عمر زور كيف عليه احسن بدي بقى بلاقي انه ولا ناو بنجيب زور دابه انت جيش الموزيك ده بنجي استراتيجي هو كان شيء باسكت جلسات قدم بكاج دكتور عمر نرديني عشان باسكت لكن هو مطلوب امشان كان لدرنجامەکان کە دەمەویست باسی کەم ئەوەیە کە ئەگەر ئەوەی کە ئێستا لە عێراق دەیبینین سەرەتای قۆناغێکی تازەی ژیانی سیاسی بێ لە عێراق نابێتە مای کە گرفتە سەرچیەکانی دەوڵەتی عێراق کۆتایی پێوێ کە هەویەیە ئیستقراری سیاسیە شەرعیەتە مشارەکەیە هاوڵاتی بوونە ئینتیگریشن و ئیندیماجە مەسەلەی پرسی دابەشکردن و مشارەکەیە لە دەسەڵات و سامان هەموو ئەمانە دەهێڵێتەوە واتە کێشە و قەیرانەکان لە عێراقدا بەردەوام دەبن کاگازات باسی ئەوەی کە زۆر مستەڵەحی هەرێمی کوردستان نازانم کاگازات یان بەڕێستان سەرنجتاندا من گوتم یەکێک لەو شتانەی پێویستە بە نسبەت هەرێمی کوردستانەوە دەستگرتنێکی توندە بە ناسنامەی خۆیەوە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە هەر حکوومەتێک نییە و پەرلەمانێک و کۆمەڵی مؤسسە نییە وەکو ئەوەی کە ناسنامەی نیشتیمانێک و نەتەوەیەک و گەلێکە کە ئامانجی گەورەتری لە فیدرالی هەیە بەڵام لە ڕاستیدا ئەگەر ئێمە لە خۆمان بپرسین ئەگەر ئێمە لە ساتە وەختی ئامادەکردین دەستوری عێراق ئێمە ئیشمان بۆ کردبایە ئەگەر یاداشتەکانی بریمەر بخوێنەوە دەزانن کورد چەند بە زەحمەت ئەوەی کە لە ناو دەستوردا هەیە بەدەستی هێناوە مستەڵەحی باشووری کوردستانمان بۆ دەچۆ ناو دەستورەوە پێمان نەدەبوو بە مستەڵەحێکی دەستور کێشەکە ئالێرەدایە کە بەکارهێنانێکی دەستوری قانونیانە دەکەی لە ئیتاری ئەوەی کە ئێمە لەو چوارچێوەیەداین ئەجینا مەبەست بەڵێ زامە بەسم بەکارهێنانی هەرێمی کوردستان وەکو مستەڵەح من بۆ خۆم لە گەڵمی یەکەم لەبەر ئەوەی مستەڵەحێکی دەستوریە دوو بڕواشم بە خصوصیەتی هەر پارچەیەکی کوردستان هەیە لە ڕووی حرەکەی تحڕڕی سیاسیشەوە من پێشم وایە لە یەک لەحزەی تاریخیدا هەر چوار پارچەی کوردستان نابن بە یەک دەوڵەت احتیمالی ئەوەی هەیە لە مەدای دووردا ببن بە چەند دەوڵەتێک پاشان قەرارێکی تر دەدەن بە فیدرالی بوونی پارچەکانی تر دوای بە دەوڵەت بوونی پارچەکانی تر دوای ئەوە لە نێو خۆیاندا چی هین دەکەن سەبارەت بە بەغدا بۆ گرنگە بەڵام من پێدا دەگەم لەسەر ئەوەی بەغدا گرنگە هەر لە 2023 تا ئەوەی تا ئەو ساتە وەختەش لە هەموو ئەو دەستکەوتانێک کە لە هەرێمی کوردستانەوە دەستەوە هاتوون لە هەموو ئەو مشکلانێک کە هەبوون پەیوەندیمان بە بەغداوە هەبووە کە دەڵێن بەغدا گرنگە بۆ ئەوەی لەوێ بین بەغدا بە ئێمە بەغدا دەوڵەتێکی فاشلە عێراق دەوڵەتی فاشلە و بە ئێمە بنیات نانێدرێتەوە ئەمریکیەکان بە هەموو قورسایی خۆیان وەکو فۆکۆیاما باسی دەکە لە بیناء الدەولە فاشل بوون لە بنیات نانەوەی عێراق لە ساڵی 2023 ئەمە ئێستا دەگوزەرێ ئەم ناڕەزایەتیانە شاهیدێکی گەورەیە بۆ ئەوەی کە عێراق دەوڵەتی فاشلە بەڵام دەبێت لەوێ بین لەگەڵی بڕۆی نابێت پشتی تێ بکەیت چونکە لەوێ ئێستاش بەغدا شوێنی سیاسەتی نێودەوڵەتیە شوێنی بڕیاری سیاسی چارەنووسسازە غائبوون لە بەغدا ڕێک بۆ ئەو ئامانجە گەورەی ئێمە دەمانەوێت خراپە واتە لە بەغدابوون و لەگەڵ بەغدابوون بۆەوەی ناکە ئێمە هەوڵ بدەین نەوەڵە بە ئێمە بنیات نانێدرێتەوە و دەشڕا و بەردەوام دەبێت ئەوەی کاگڕێناس نیشتیمانی بوون من پێم وایە تۆ سەیری گوتار و جوڵەی ناڕەزایەتیەکانی شەقامی ئەوەی کە لە بەغدا و لە شارەکانی تر هەیە لە جوگرافیای شیعە هەیە تۆ هەز ناکەی
کە ئەمە بە ئاراستەی ئەوەیە کە دیسان لە داهاتوودا دەوڵەت بنیاد دەندرێتەوە بۆ ئەوەی نەیشن بەرهەم بهێنێ ڕێک مەبەستم پێ ئەوەیە دیسان ئەوانیش جیرۆدەی کۆمەڵک ئیشکالیاتن کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا نخبەی سیاسی شیعە بەدەستیەوە گیریان خواردووە لە ئێستاوە لە گوتاریان گوتارێکی ڕەفزگەرەیان بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە و دیسان وەکو باسم کرد ئەم خۆ پیشاندانە و کاریگەریەکانی و دەرەنجامەکانیشی لە جوگرافیای شیعە دەرناچێ بەو مانایی کە ئەوانیش بەردەوام لەسەرچی بە شیعەکردنی عراق و دەسەڵاتی سیاسی لە عراق وەکو ئەو هەڵەی کە لە ڕابردوودا سوونەکان کردیان مەبەستم پێ ئەوە بوو بۆ ئەوی زیاتر ڕوونی بکەمەوە و لە ڕاستیدا ئەوەی بەغدا مەسەلەی ئیستیقرار یان تا ڕادەیەک مەسەلەی ئایا فەوزا لە بەغدا دەبێتە فەوزایەکی وێرانکەر ئایا هەر بۆ عراق دەبێت و لە جوگرافیای شیعەدا دەمێنێتەوە ئەگەر فەوزایەکی وێرانکەر بێ ئەگەر فەوزایەکی مەحدود بێ تا شوێ دەتوانین ئێمە ئیستیسماری تێدا بکەین هەموو ئەوانە ئەگەرن و پرسیارن بەڵام احتیمالی ئەوەی کە ئەو فەوزا ببێتە فەوزایەکی خەلاق بۆ ئێمە واریدە زۆر سپاس ئەو پرسیارەی جەنابەت سەبارەت بە چێ لە پشت ئەو بزافە جەماوەریەکانەوە هەیە ئایا دەوڵێکی ئەمریکی هەیە وەکەوە من پێم وایە بگەڕێنەوە بۆ ئەو بزافە جەماوەریانەی کە پێشتر لە هەموو عالەما پەیدا بووە لە دوای نەوەڵتەکانەوە سێ نەوع بزافی جەماوەری پێیا بووە بزافی یەکەم بزافی ئەنتیگەڵەبالیزم کە لە ئەوروپا پیا بوو بزافی ئەنتیگەڵەبالیزم دیسان کۆتایی هات دوای ئەوە بزافێک پیا بوونایە متەدای ئیجتیماعی هەتا دێڕشەنجیدایەوە ئەم متەدای ئیجتیماعیەش کە هەموو کەسانی هەتا ئیسلامی سیاسی تونندڕێژی تێکەوت و بە جەمیاتەوە چۆن نایەوە ئەوەش تقریبا بەرەبەر کۆتایی هاتووە ئێستا بزافی سێم بزافی مهمەشینە کە ئەیبینین لە هێلەگەزەدەکانی بڵین فەڕەنسا کە لێرە ئەیبینین لەم حاڵەتانە مشترەکە لە چیدایە مشترەکە خۆی لە وڵاتانە هەیە علاقەی بەوە نییە کە وڵاتێکی تر ئیستیغلالێکە بێگومان کە پەیوەندەکان وایە هەموو کەسە ئیستیغلالێکە بەڵام ئەساسی قەزێکە ئەوەیە داواکاری ئەم مهمەشەکان چییە ئەمە زۆر گرنگە مەسەڵەن بۆ لە لوبنان کولون بۆ لێرە ڕەفزی هەموو ئەحزابی سیاسیەکە ئەمە یەک بۆ باسی تەکنۆقڕاتەکە باسی خەزی سیاسی ناکە بۆ مزداقیەتی لە شەبکاتی اقتصادی اجتماعی فەیسبوک وەرەگرێ لە ئیعلامی ڕەسەن وەری ناگرێ ئەمە هەمووی بریتیە لە کۆمەڵێک مەزاهری ئەوەی پێڵێن پۆست مۆدەرنیزم کە ڕەفزی مۆدەرنیزم بکاتەوە ئەم بزافە جەماوەری ئەمە ئەساسەکەیەتی ئەم بزافە جەماوەریە کە جارێک لە مجتەمەعاتی ئێمە ئەرکەکانی مۆدرنیزم و عەسری ئەنوار جێبەجێ نەبووە کە پانا ئەباتە بە وەسایلی پۆست مۆدرنیزم ئێتا هین نابێت بە خەلفیەتی تاریخی ئشکالەتی دەوڵەت ناوچەکەمانە لە ناحیەی ئەوەی کە کاک دکتۆر ڕەشاد باسی کرد من هاوڕام لەسەر ئەوەی کە ئەڵێ یەکتیارە مەبەستم مەوەیەک فڕۆکە مەبەستم ئشکالەتی ئەساسیە ئەوەی کە لە ئەدەبیاتی مارکسی نایێن تەناقوزی ڕئیسی بەڵام لەنا ئەم تەفاسیلی زۆر هەیە ئەو حاڵەتە بەشێک لە تەفاسیلە مەرجعیەتە دەوری ئێرانە دەوری ئەمریکایە خلافاتی ناو تەیاری شیعەیە هەموو ئەم شتانە کۆ ئەبێتەوە بەڵام لێرەدا زۆر گرنگە ئێمە تەناقوزی ڕئیسی دەستیشانکەین لەم حاڵەتەیە تەناقوزی ڕئیسی شکالەتی دەوڵەتی عێراقە ئەم شکالەتە تاریخیە ئەم شکالەتە بە بستوبەیکەیەتە پێش جێبەجێ نابێ ئەم حاڵەتە لەبەرەوە ئەوەی کە جەنابەت باسی کرد کە حاڵەتی سێم ئەو حاڵەتەیە ئەوەی کە چەند فیدرالیەک دروست بێ ئەو حاڵەتەیە کە ئەرێک نۆردڤینگەر ئەوەی نۆردڤینگەر ئەوەی مامۆستای پەیوەندی سیاسیەکانە لە هارڤارد باسی ئەوە ئەکە بەڵام دەبێنێتەوە لە مجتەمەعاتی ئێمە ئەمە جێبەجێ بێ دیسانەوە ئەمە لە باسی ئەوەکەن کە ئەم فەرەبوونە لەناو مجتەمەعاتی فەرەبوون لەناو یەک مجتەمەعە لە عێراق یەک مجتەمەع نییە يعني حتى كباسي ديمقراطية توافقية كاين أبل لبير ما بحتى العراق ديمقراطية توافقية درس نابه
سببكش العراق يك مجتمع نية لو أنا لمستقبلها قد ديمقراطية توافقي لو أنا لكردستان درس بيبونونا والله من العراق بناي ديمقراطية توافقي فدراليات درس كي أمانة أو كجنابة باسكت أمش أجركي زحمتها بين وايا بوي أجر تماشاي حد إشكاليات كين إشكالياتك بوابة كدو دولة جواز درس بيه ديمقراطية توافقي أكيد إن نواس سنة الشيعة والله ديمقراطية توافقي سبارب إشكالات دولة أما جاية فرض كراوة بس المعنى فرض كرنا الشيء ترى دولة العراق حتى بدايتها استاش كردو الشيعة درسين كردوها بقرين هو قانون أساسي عراقي بستوفيان بريطانيا السويتي قانوني دستوري هين 2005 أمريكان السويتي كردو السويتي شون هندشتي دسكوي لبرو با إما باري خو من قصدك والله كرد الشيعة ما ينستيوا كرد السيتي لم دستورها شيء دستورته على دير دا كمجتمعات جوازة مجتمعي إما هرمي كردستانية مجتمعي كردستاني باشورة أمانة لم حالتها كباسي أم حراكاكين من اللي قالوا حراكات حراكي شيء اجتماعية بون اجتماعية شو كم بس صحوة أو يكناول الصحوة وقت خوي بها لقاعد حرب عراقي رأي هصل هين باسيكل صدام حسين باسيكل شو كم مفهومي مواطنة نية مفهومي مواطنة درسنا به بو درسنا به بقرا يبغى تجربة سوفيتي حفظ صار تجربة مفهومي مواطني سوفيتي درسنا بو لحالته بقرا يبغى تجربة تشيكوسلوفاكيا مفهومي مواطنة تشيكوسلوفاكيا درسنا بو أنا العراق بعرزونية مفهومي مواطنة درسنا به كمفهومي مواطنة درسنا بو تو تماشي نقول شيء بسيط كين لبغى مظاهرات كريوانيا حموا على الدعوة كان الرواية بس كسمع لفيسبوك وتوم على سيف بغداد حموا نسي ما سيف رجاوة مو نسي سيف رجاوة شو مجتمعي إما حقيقتك إما أويا أما الاجتماعي أما قضية أساسك إما وأنا لبروا شون دعمي بغاكين وكو كدعمي حنا توي كدعوة كاري خويه به بلام أساسي قضية أما شيء ترى أما معناه وني إشكالاتي بغا تأثير إما هناك شو مجتمعاتها كمان جوازة مجتمعي كردستاني فرامانتر لهرمي كردستان مجتمعي كردستاني همو كردستان قرأتوه بو من دير تأكيد كم قصدك مجتمعي كردستاني ركناك مجتمعاتها كان دير جوازة شيء كبين فيلين استقرار سياسي من بيوا استقرار سياسي لو دانية كخلط ما بودي فوزاي بلا بغا فوزانا بلا بغا استقرار سياسي لناحية سياسية مصطلح زور يعني مرتبسة استقرار سياسي وشون بحث ديمقراطية كين أو بحث تواني بحث استقرار سياسي بكين دواء تو تماشاي وشون تشي كرد حولاتي تشي كرد شون تماشاي استقرار سياسي كا برامبر دا الشيعة يعني السنة شون تماشاي استقرار سياسي كا أو بيوا استقرار سياسي أغلبية الشيعة حكم أو استقرار سياسي لاو أو كهين هاتا بيشو نايشيا عبادي كهذا جامعي أمريكي جامعي أمريكي الإسلاماني خطبية وتي فرقي بغاو هنية فرقي بغاو إسلاماني وحلينية وحتى عادل المهدي محافظة كان يرش يوكو برد نهات هرين بكورسان بري وكو محافظ برد خوي بوجين بويبل فرقينية محافظي وليرو محافظي بغا فرقينية لا من معنا لبروا استقرار سياسي ومواطنين بنزبط أول جاية إيه من كردستان بتأكيد تأكيد مش دقة تخافي قاطع أبي تأكيد لست كمشي مواطني كردستاني فاعل درسكين دولة نتود درس ناكا يعني أويك كم صار هي أو تجربة العراق ومي عراقي درس نابه شو مواطني درس نابه إما بيسمن بمواطني كردستاني فاعل أو كلام أكثر استجوم أمش إيش يبيه أما إيش كلا إشتكاني بزتوي رزقاري خوازي قاري كردستان وعلى كالين التواكدي أمريكانا بيمدي بارشي وكو حكمراني شيكا كحكمراني باش جيبك بس تيم لبيتشو لا ما دوسنا بيتي لا يكشته من بيوايا إسلام السياسي الشيعة دي سنة خوينو كاتوا يعني حل إشكالاتي خويناكا وأو فرقها هي وكو فرقين لأن هوان إصلاحيين ومحافظ كان إين
ئێران هیچ فەرقی نییە لە نێوان علاقەی سائرون و حکمت چییە بە ئێرانەوە هیچ فەرقی نییە یعنی ما نزانی وڵا ئەمانە بینا بەکرێ جیرایی ئێرانن سائرون ئەوانە علاقیان بە ئێرانەوە نییە هەمویان مەرجەعیان و خەلفێتیان هەمووی ئێرانە بۆی لەما مازەح بێ تووشی هەڵە نەبینەوە زۆر سوپاس زۆر سپاس من تاکید لەواکەمەوە ئێمە مەسەلەی کورد هەوەی خۆی هەیە ئێمە لە عێراقا ناوچەیەکی جغرافی جیامان هەیە و کەڵچەرێکی جیاوازیشین و نەتەوەیەکی جیاوازیشین زمانێکی جیاوازیشمان هەیە لە عێراق بەڵام واقع شتێکە و ئومێد و با بڵێن ئاواتەکانمان شتێکی ترە ینی هەرێمی کوردستان بە سەراحەت لە چوارچەوەی دەوڵەتی عێراقیە هەرێمێکی فیدرالی نییە بە تێڕوانینی من لەسەر ئەرجی واقع دەوڵەتێک لە ناو دەوڵەتی عێراقی ئێمە ئاڵامان هەیە جێیشمان هەیە و پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە پەیوەندی دەرەوەمان هەیە تەنانەت تا ئەوڕادەی وەسیقەیەکی سیاسی زۆر گەورەمان هەیە کە ڕیفراندۆمان کردو بوو سەربەخۆیی ینی بە هەموو پێوەرێک و ئەمە هەم ئەحزابی سیاسی و هەم دەسەڵاتدارانی بەغداش تاکید دەکەنەوە کە هەرێمی کوردستان لە کۆنفیدرالیتیش زیاترە کە ئەسڵەن دەوڵەتێکە لە ناو دەوڵەتی عێراقی حتا مجتەمەعی دەولیش ئەم ڕێیە هەیە ینی من کە باسی استقراری عێراق بەغدا ئەکەم بۆچی استقراری بەغدا مهمە ئەسڵەن ممکنە جهات هەبێ جهات ئیقلیمیش بێ ڕێی لەگەڵەوە بێ کە تا ڕادەیەک لەسەر ئەوە ساسەیە داوای گۆڕینی دەستوری عێراقی کرێ فەوزا لە عێراقدا دروست بێ داوایەوەکەن دەستورێکی نوێ بۆ عێراق بنووسرێتەوە باشە سەرکردایەتی سیاسی کورد کە ئەو کاتە کورد زۆر لە ئێستا بەهێزتر بووە لە عێراقا و زۆر بە قورسایی ئەوەی کە دکتۆر عومەر باسیەکە توانیوانە مافەکانی کورد لە چوارچێوەی دەستورێکا بۆ یەکەم جارە لە تاریخی منطقەکە هەمووی نەک بەس لە عێراقا بتوانن حقوقی کورد لە دەستورێک لە وەسیقەیەکی سیاسی وا گرنگە بچەسپێنن و تا ئەو ڕادەیەی هەوڵی ئەوە دراوە کە پێشمەرگەوەک و میلیشیا تعریف کرێت تا توانراوە پێشمەرگەش تعریفێکی تری بۆ دابنێن بۆیە من پێم وایە تاوەکو بەرچاوڕوونیەکی باش نەبێ تعاملکردن لەگەڵ ئەم نیزامە سیاسیە لەگەڵ ئەم استقرارێکە هەیە لە قازانجی کووردە و بەرچاوڕوونیش نەبێ ممکنە مەترسی گەورەتر هەبێ بۆ سەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بەنسبەت ئەو مستەڵەحی کە ئاماژەم پێکرد شتێک هەیە ینی من مەبەستمەوە نییە عەرەب بکەم بەیەک لەبەرەوەی عەرەب بە من نابێ بەیەک شیعە و سونە شەڕی 1400 ساڵ پێش ئێستاکەن لەگەڵ یەکتر و ممکن نییە ئەم شەڕە بە ئاسانی کۆتایی پێبێ بەڵام لە ڕووی سیاسیەوە ئێستا لە عێراقا شیعەی ئێرانی هەیە و سونەی ئێرانیش هەیە و هەروەها سنەی وڵاتانی خەلیج هەیە ینی دابەشبوونەکە دیارە بەس بۆ بەرچاوڕوونی کاگازار لە حالەتێکیشدا ئەگەر لە عێراق شێوەیەکی گەورە دروست بێ ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەحزابی سیاسی هەرێم لەگەڵ مؤسساتی دیارە تەعاملەکەن ئەو کاتە تۆ بێ لەگەڵ میلیشیات تەعاملکی لەبەرەوەی تێکچوونی بارودۆخی عێراق وای لەیەکە میلیشیات سەیطرە لەسەر ڕۆزی سیاسی عێراق بکەن و ئەبێ لەگەڵ میلیشیاتەوە لەگەڵ جەبهەیەکی دیاریکراوە بە تەحدیدی لەگەڵ ئێرانە تەعامل بکەین زۆر سوپاس زۆر سوپاس بۆ بەشداری